عزیز ئەم کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارم هۆنیا لە پرۆگرامێکی نوێی پامی ڕۆژ لە خزمەتتان ئابی. سڵای خواتان لەبێ بینەرانی خۆشەویست کاتێکتان باش خۆشحاڵی لەم ڕۆژ لەگەڵ هاوکارانمانە لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێ بڕگە و بابات لە پامی ڕۆژەوە کۆمەڵێ بڕگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادە کردوون ڕۆژ وەک هەموو ڕۆژانی تر کە بڕگەی یەکەممان بابەتێکی زۆر تایبەتە و گرنگە ئەوی شێوازی مامەڵەی خێزانە لەگەڵ نەخۆشانی دەرونیە وزانی ئەوانەی کە نەخۆشی دەرونیان هەیە بێگومان بەدۆخێکی ناخۆشدا دەڕۆن زۆر جار لەگەڵ خێزانەکانیانە کۆمەڵە گرفتی زۆریان هەیە بۆیە ئەمڕۆ بە میوانداری توێژەرێکی دەرونی باس لەوە دەکەین کە پێویستە خێزان چۆن هاوکاری ئەم نەخۆشانە بن بە چی شێوازێک مامەڵەیان لەگەڵا بکەن بۆ ئەوەی کە هاوکار بن لە دووبارە باشبوونەوەی نەخۆشەکە یاخود مڕاعاتکردنی لەو بارودۆخەی کە ئەوان تێدا و چەندین بابەتی تر چاوتێ دەکەین لەگەڵ میوانەکەماندا بۆی هیوادارین کە بینەری تۆرەکانی ئەم ڕۆمان بکەن. وڵایزان لە بەشی دووهەمی بابەتەکانیشمان باس لە زانایەکی موسڵمانی کوردەکەین لە نێو شارستانێتی ئیسلامی خاوەنی داهێنانێکی زۆرە کە تاوتوی ماستەرنامەیەک دەربارەی کراوە بە میوانداری توێژەرەکە باس لە داهێنانەکان و وەروەها ژیانی زانای کورد ئیبن جەزری دەکەین. لە تەوەری سێمیشماندا باس لە بابەتێکی تر دەکەین کەویش بابەتی تەلارسازی مزگەوتەکانە لەگەڵ پێرە و پێشچوونی دنیا و کەرەسە و ئامێر و بابەتەکاندا دەبینین لە بواری تەلارسازیدا زۆر گرنگی دراوە بە دیزاین و شێوازی جیاواز لە ئێستاشدا چەندین مزگەوتی سەرنجڕاکێش و نایبمان هەیە لە تەواوی جیهاندا خۆشبەختانە لە کوردستانیش ئێستا دەبین زۆر گرنگی بەم بواری تەلارسازیە دەبرێن ڕۆ تەلارسازێک لەگەڵمانە باس لە مێژوی مزگەوتەکان دەکات کە چۆن پەرەیسەندووە و دیارترین و جوانترین شێوازەکانی دیزاین چیە و چەندین بابەتی سەرنجڕاکێش لە بواری تەلارسازی مزگەوتەکاندا باس دەکەین. سەرەتاش وەک هەمیشە دەچین بینەری کەشوها دەبین بزین کەشوها چۆنە لە شار و شارشکەکانی هەرێم. چەندین ئێمە نەخۆشیمان هەیە بەڵام هەمیشە نەخۆشیە دەرونیەکان جیاواز لە نەخۆشیەکانی تر کۆمەڵێک تەکنیک و شێوازی مامەڵەی تایبەتی پێویستە کە پێویستە خێزان ڕەچاوی بکات و ڕۆڵی هەبێ لە مامەڵەکردن و لە بەرەو پێشچوونی تەندروستی دەرونی ئەم کەسە و چەندین ڕێکاری تایبەت کە ئەمڕۆ بە میوانداری توێژەرێکی دەرونی ئەویش زۆر بەڕێز کاگیات فایق باس لەم بابەتە دەکەین. کاگیات بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون لە پامی ڕۆژ. زۆر سپاس بەخێر بێ ناخوا. کاگیات دەستپێک دەپرسم کە ئایا بەڕاستی پێویست دەکات کە مامەڵەی خێزان تایبەت بێ و شێوازەکانی مامەڵەی خێزان دەبێت چۆن بێ لەگەڵ نەخۆشیێکی دەرونیە؟
بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەناوی خۆی گەورەم میرەبان سوپاس بۆ میواندارێکیەوە. سەرەتا پێشەوەی باسی هەڵسوکۆتی خێزان بکەین لەگەڵ نەخۆشە باشتر وایە پێناسەیەکی نەخۆشی دەرونی بکەین، چونکە ئێمە کە باسی بابەتێکەکەین باشتر وایە باسی نەخۆشەکە بزانین بەکێ وترێ نەخۆشی دەرونی. بە پێی پێناسەی ڕێکخراوی تەندروستی جیهانی نەخۆشی دەرونی چەند نیشانەیەکە یان ڕەفتارێکە. لە هەمان کاتە یعنی لە هەمان کاتە تاکەکە ناڕەحەتەکە یان ئەوەیە لە کارەکانی دووری خاتەوە. ئەمە وەکو پێناسەیەکی تەندروستی جیهانی، بەڵام بە شێوەیەکی عام ئەڵێ کۆمەڵێ نیشانەیە یان ڕەفتارێکی دیاریکراوە کە بەهۆی تێکچوونی بەشەکانی دەرونی مرۆڤ یان تاک وەکو بیرکردنەوەی زاکی یادگەی هەست و سۆزی ئەبێتە هۆی ناڕەحەتی تاکەکە یان لە کارکەوتنی کەسەکە. ئەمە وەکو پێناسەیەکی سادە، وەکوەوەی کە چۆن هەڵسوکۆت لەگەڵ کە سوکاری بکەین. واتە ئەو پێناسەی بەڕێزت کردت ئەگەر کەسێک لە ماڵەوە ئەم حاڵەتانەی تێدا بوو واتە چوە چوارچێوی پێناسەی هەڵگری نەخۆشیێکی دەرونیەوە خێزان چۆن مامەڵی لەگەڵ بکەن؟ خۆی پێش هەموو شتێک وەکو باسمان کە ئێمە زانیمان کەسەکەمان نەخۆشە، پێش هەموو شتێک ئەوەی کە زەرور لە لەسەر خێزان زانیاری لەسەر جۆری کەیسەکە وەرگرە، جۆری نەخۆشەکە. بۆ نمونە لە تەمەنێکەوە نەخۆشی دەرونی وەکو هەمان نەخۆشی تر لە تەمەنێکەوە بۆ تەمەنێک و لە نەخۆشیەکەوە بۆ نەخۆشیەکی تر و لە هەمان کاتە جیاوازی هەیە. ئەین بۆ نمونێ ساڵی نمونەی نەخۆشی شیزۆفرینیا وەرگرین لە تەمەنێکی هەرزەکاریە جیاوازی هەیە وەک لە تەمەنێکی باڵاترە. بەپێی جۆری کەیسەکان، بەپێی جۆری نەخۆشەکە، بەپێی جۆری تەمەنی نەخۆشەکانی بۆ لە مناڵێکە نەخۆشی بە شوێکی فران وەریگرین نەخۆشی دەرونی لە مناڵێکە شێوازی هەڵسوکەوتی خێزان جیاوازە لەو لەوەی نەخۆشێکی تەمەنی زۆرتر بێ زۆرتر بێ. ئەمە وەکو تەمەن وەکو شێوازی وەکو نوعەتی نەخۆشیەکە. بۆ نمونە نەخۆشی ئێمە شیزۆفرینیامانەیە لە هەمان کاتە نەخۆشیێکمان هەیە بۆ نمونە خەمۆکیەکی بەسیتە، خەمۆکیێک بە چەند بەشێکیە لە بەشە سادەکەیە کە خەمۆکیێکی کەمی هەیە نەخۆشەکەمان تر بە هەر هۆکارێک بێ، هۆکارێکی بۆ نمونە کۆمەڵایەتی بێ، ژینگەی کۆمەڵایەتی بێ یان هەر هۆکارێک بێ، لەم دوو حاڵەتەیە جیاوازە هەڵسوکۆتکردن لەگەڵ هەڵسکۆتی خێزان لەگەڵ نەخۆشە. هەر یەکیان بە شێوەیەک دەتوانین هەڵسوکۆت بکەین لەگەڵیانە، هەم لە عیلاج پێدانیان، هەم لە چارەسەری دەرونیە و هەم لە هەڵسوکۆتی خێزانیش. بۆ منە لەگەڵ مناڵێکا کە کێشەیەکی فرەجوڵەیی هەیە کار نەخۆشی دەرونیە جیاوازە هەڵسوکۆت لەگەڵ نەخۆشێکی شیزۆفرینیا یان لەگەڵ نەخۆشێکی بایپۆلەرە. کەواتە بەپێی ئەو تەجروبەی بەڕێستان هەتانە ئەگەر خێزانێک نەخۆشەیەکی دەرونیان هەبێ و شارەزاییان لەسەر کەیسەکە هەبێ، ئایا ئاسانتر ئەتوانن مامەڵی لەگەڵ بکەن، کارەکەیان بۆ ئاسانترە یاخۆت ئەگەر زانیاریشان نەبێ هەر هەمان شتە؟ خۆی یەکەم شت معلومات زانیاری وەرگرتن لەسەر نەخۆش ڕێگایەکە بۆ ینی ڕۆڵی خێزان، ڕۆڵی باشی خێزان. خۆی خێزان دوو ڕۆڵە بینێ، ڕۆڵێکە بینێ بەلایانی باشە و ڕۆڵێکشمان هەیە بەلایانی خراپە. ڕۆڵی لایانی باشەکەی خێزان ئەوە یەک پێش هەموو شتێکم کە بۆ نمونە زانیمان ئەم کەسێکمان لە ماڵەوە کۆمەڵێ نیشانەی هەیە جیاوازە لە پێشتر. بۆ نمونە لایانی خەوی تێکە چێ، ڕەفتارەکانی تێکە چیان لایانی هەستەکانی هەڵوەلایانی هەڵوەسەی کەسەکە، لایانی هەستەکەی کە تێکە چێ ئەمە نیشانەیەکی جیاواز لە پێشتر کەسەکە دروست بووە. لەم حاڵەتەیە لایانی باشی خێزان چیە؟ لایانی باشی خێزان ئەوەیە کە زانیاری معلومات لەسەر جۆری کەیسەکە وەرگرت، لەسەر جۆری نەخۆشەکە. بۆ نمونە جۆری نەخۆشەکە ئەگەر جۆری نەخۆشەکەی دیاری کرد ئەو کاتە هاوکارە بێ لە پێدانی عیلاج، هاوکارە بێ لە پێدانی ڕێنمایی دەرونی. ئەگەر کەیسەکە بۆ نمونە نەخۆشەکە نەخۆشیێکی دەرونی ئەوە نەقورس بێ، پێویستی بە چارەسەری پزیشکی هەبێ بە عیلاج بە دەرمان، ئەوە ئەبرێتە لای دکتۆریەک. ئەگەر زانیاری یان ڕۆشنبیری خێزان ئەوە نەبەرز بێ، زانیاری لەسەر کەیسەکە کۆکرد بێتەوە، ئەگەر کەیسەکەمان یان نەخۆشەکەمان نەخۆشیێکی سادە بێ ئەو کاتە عیلاجەکانی ئەگۆڕێ. زۆر باشە. زۆر ئاماژەت بە شتێکی جوان کرد، هۆشیاری خێزان سەبارەت بۆ نەخۆشی کە نەخۆشەکە هەیەی لەو جۆری کە نەخۆشەکەی ڕەنگە سووک بێ، ڕەنگە قورستر بێ، ئەمە زۆر جیاوازی هەیە. بەڵام زۆر جار دەوترێ ئەو نەخۆشانە
ینی خێزان ئەوەندە ناهۆشیارە بە نەخۆشەکە دەڵێت کە خەتای خۆیەتی خۆی بە تااقەتەکە یان کۆمەڵی ڕفتار کە دەنوێنێ ئەم نەخۆشە لە دەستی خۆیەتی تا ئەمە تا چەندێک ڕۆڵی هەیە لە خراپتربوونی بارودۆخی ئەو نەخۆشە کاتێک گەر خێزان هاوکاری نەکە یاخود لە نەخۆشەکەی تێنەگات. وەکو باسم کرد خۆی خێزان دوو ڕۆڵە بینێ ڕۆڵی باشە بینێ کە چەند تەوەرێکە گرێتەوە ڕۆڵی خراپە یەکێ لە ڕۆڵە خراپەکانی لۆمەکردنی نەخۆشە لەلایەن خێزانەوە. ینی یەکەم مەرحەلەوەی لۆمەکردنێتی کە تۆ لۆمەی کەسەکە ئەکرێ لۆمەی نەخۆشەکە ئەکرێت لە هەر تەمەنێکە بێەوە هەر جۆرێکی نەخۆشیەکە بێ کە لۆمەیەکرێ هاوکار نابێت لە چارەسەرا و بگرە بە عکسەوە هەم چارەسەرەکەی تاخیرەکە و هەم نیشانەکانی نەخۆشیەکەی زۆر ینی ڕۆژ بە ڕۆژ خۆیان ئایلەکە لەوانەیە خێزانە کەس بەوەکە کە لەگەڵ لۆمەکردناتۆ کەسەکە بەکە مەزانەیە کەسەکە لۆمەیەکە کە تۆ بۆ خۆت وا لە خۆتەکەی بۆ لە لۆمەیەکە کە تۆ خۆت هەریچ لە باران نیە یان لۆمەیەکە کە تۆ لە هەنێ حاڵەتە لە لۆمەکەش دەرەچێ ینی ئیهانەیەەکە هەنێ قسەی سووکی پێڵێ ئەمانە هەمووی تەسیرەکە لەسەر جۆری عیلاج چۆنڵێک ئەنجامی چارەسەری نەخۆشەکەش هەتا ڕۆشنبیری خێزان لایەنی باشەکە یعنی ڕۆڵی باشەی خێزان زیاتر بێ لە چارەسەرکردنە هەم زیاتر بەرەو پێشە چیە و هەم مەرحەلەی چاکبوونەوەشی زیاترە بێ. کاگەت باست لەوە کرد بۆ ئێمە بتوانین مامەڵێکی تەندروستمان هەبێ لەگەڵ نەخۆشەکانە ئەبێ یەکەم زانیاریمان هەبێ قۆناغی دوای کە زانیاریمان وەرگرت یان ئەو تەکنیکانەی تر ئەو ڕێکارانی تر پێویستە خێزانێک کە نەخۆشی دەرونی هەبوو ئەمان مەرجانەی تێداوێ یاخود ئەم شتانە بکەیان ئەمانە بزانێت. یەکێک لەوانەیە کە ئەمە زانیمان کەسەکەمان نەخۆشی دەرونی هەیە وەکو باسمان کرد کۆمەڵە نیشانەی جیاواز لە پێشترم نەخۆشە لە ماڵێ ئەمە باسی جۆرێ لە نەخۆشی ناکەین و باسە جۆرێ لە تەمەنیش ناکەین چونکە هەر نەخۆشێک لە تەمەنێک بۆ تەمەنێک فەرقەکە و جۆری نەخۆشێکەش لە نەخۆشێک بۆ نەخۆشێکی تر فەرقەکە ئێمە بە شێوەیەکی عام ئەگەر زانیمان نەخۆشەکەمان کەس و کارەکەی ئەوەنە زانیاری کۆ کردەوە کەم کەسە نەخۆشی دەرونی هەیە پێش هەموو شتێک ئێمە نەخۆشی دەرونی کە لێک زانرا کە نەخۆشی دەرونیە سەردانی پزیشکی دەرونی پێکرێن ئەمە وەکو یەکەم مەرحەلە ئەگەر نەخۆشی دەرونیەکەی قورس بوو ئەوە دکتۆری دەرونی خۆی بڕیارەدا لەسەری ئەگەر قورس بوو پێویستی بە عیلاج بە دەرمان ئەوە لایانی زیاتر پزیشکیەکەیەتی دکتۆر بڕیارەدا لەسەری چی جۆرە عیلاجێکی بۆ بەکارە ئەگەر لە هەنێ حاڵەتە نەخۆشی دەرونیمان هەیە پێویستی بە عیلاج بە دەرمان نییە بەڵام لە هەمان کاتیشا هەر پێویستە دکتۆر لەگەڵ توێژەری دەرونیەکەیان توێژەری کۆمەڵایەتەکە بڕیار بە لەسەر ئەوەی کە ئایا ئەم نەخۆشە پێویستی بە چارەسەر هەیە بە ڕێنمایی دەرونی یان کۆمەڵایەتیان بە عیلاج ئەمە مەرحەلەیەکی تر مەرحەلەیەکی تر ئەوەیە کە دایم کە سوکاری نەخۆش هانی یعنی چۆن نەخۆش کە عادەتە هەموو نەخۆشی وایە کە تووشی نەخۆشی تووشی تۆی کەمێک بێئومەدیە بێ یان بێهیواییە بێ خاڵێکی ترەوەی کە سوکاری نەخۆش هەوڵ بە کە نەخۆشەکەی بێئومێد نەبێ یان بێهیوانە بێ ئەمیش لە ڕێی کۆمەڵێک شتەوە توانێت بۆی بکە بۆ نمونە بڵێ لەم چەند جۆر عیلاجی باشێ لەم سەردەما ئەتوانێم عیلاجانە بەکاربێنێ یان چەندین دکتۆری پسپۆڕ هەیە لە بوارەکەیە ئەمانە هاوکاری بکرێ خاڵێکی تر کە هاوکاری بکرێ کە برا لای دکتۆر و کە ئەم بێئومێدی کە هەبوو لای نەخۆش ئەم بێئومێدی هەوڵماندا کەمێک ینی کەمێک ئەرکەکە لەسەر شانی کەم بکەینەوە ئەتوانین هاندانی نەخۆش بکەین ئەوش بەڕێی بەپی تەمەەن جیاوازە بۆ نمونە نەخۆشێکی دەرونی لە مناڵە هەیە ئەتوانی شتێکی بۆ بکەی بە هاندان یان یارمەتیدانی لە چوونە دەرەوەیەکا بێ لەو شتێکە خۆی حەزیلێتی بەفعلەن بۆ لە مناڵێکە حەزی لە دوو گۆڵیە بەڵام لە هەمان کاتیشە ترسێکی هەیە لە چوونە دەرەوە ئەتوانی لەو حاڵەتەشا ئیش لەسەرەوە بکرێ وەکو هاندان وەکو کار لەسەر ئەوە بکرێت کە نەخۆش بێ ئومێد نەبێ خاڵێکی تر کە سوکاری نەخۆش بیکە بۆ نەخۆش بەڕاستی ئەوە لەم کۆمەلگایەمە من بە تەجروبەی ئیشەکەی خۆشم زیاتر بازبوونی شەکەی خۆم کە لە نەخۆشخانەیەکی دەرونیم زۆر پەنا نەبرێتە بەر بەناو شێخ و مەلا و کەسانی ئاینی و زۆر پەنا نەبرێتە بەرەم کەیسانە چونکە ئەمە کە من وەکو ئەزمموی خۆم کە لە خەسخانەیەکی دەرونیا کارەکەم ئەگەر تا ئێستا هزار نەخۆشمان داخڵ کرد بێ ینی
زیاد لە 900 نەخۆشی پێش ئەوەی سەردانی دکتۆری کردبێ چەندی شوێنی تری کردووە ئەمەش لە حاڵەتێکە ئەمە لە هەموو نەتەوەیەکە هەیە لە هەموو زمانێکە هەیە لە هەموو کۆمەڵگەیەکە هەر هەیە کوردەواری خۆمانەڵێ ئەگەر کەسێک لە ئاوێکە بکوێت ئایا کۆمە لە نەزانێت دەسەبا بۆ پوشێکیش کاریان لەسەرێکەوە ینی چۆنەڵێ ناحەقیان ناگیرێ بەڵام ئەوەی کە ئێمە تەجروبەمان هەیە وەکو ئەزمموی خۆمان لە نەخۆشخانەی شەی سەڵاحی دەرونی کە تایبەتە بە نەخۆشی دەرونی یعنی ئەگەر تا ئێسا لە ماوەی 10 ساڵە 1000 کەیسمان داخل کردبێ 900 و بگرە بەرەوسەریشەوە کەیسەکانمان پێش ئەوەی بچێتە لای دکتۆر سەردانی کەسی ئاینی کردووە بەناو کەسی مەلا بە شێخ بێ هەر یەکێک لەمانە سەردانی ئەمانەی کردووە لە هەمان کاتە ئەگەر ڕوونکردنەوەیەک لەسەر ئەمە بدەین ینی کاگات ئەگەر کەسێک باس لە وشاری خێزان کردیانی ئەمە زۆ گرنگە خێزان گرنگی بدا کەسێک تووشی حاڵەتی دەرونی بۆ هێشتا تەشخیص نەبوواتە قۆناغی یەکەم گرنگە یەکسەر خێزان بیباتە لای پزیشک ئەگەر بێت و شوێنی تری پێ بکار ڕەنگەوە یان با بڵێن زووتر بهێنێتە لای پزیشک ئەگەری کۆنتترۆلکردنی خێراترە چارەکری باشترە دواخردنەکەش بێتە هۆی ئەوەی چارە نەکرێ یاخۆ درێژتر چارە بکرێت یەکەم هەنگاو کە لە ڕۆڵی باشی خێزانە هەرە دیسان چینۆستە ڕۆڵی باشی و خراپێکە یەکەم هەنگاو لە ڕۆڵی باشی خێزانە ئەوەیە زوو ئەگەر ئەم نیشانانەی کە باسمان کۆمەڵی نیشانەی تایبەتی ئەم نیشانانە لە کەسەکە دیارە باشترین شت ئەوەیە بە زووترین کات وەکو بۆ نمونە حاڵەتێکی تەواری هەیە برینە بە جەستێ باشترین کات یەکسەرە برێتە لای دکتۆرێکی جەراح کاتە هەمان شتە فەرق ناکات بۆ نمونە کەسێک زەخت و شەکرەی هەیە ئەچێتە لای دکتۆر ینی لە فەتری هەفتەیەکە نەچێ تووشی کێشەیەکی مشکلەیەکی گەورەترە بێ نەخۆشی دەرونیش نەفسی شتە هەتا زووتر بە زووترین کات لە دیاریانی نیشانەکانی ینی هەر کاتە نیشانەکانی نیشانەی تایبەتی نیشانەیەکی جیاوازتر لە پێشووتر دیارە باشترین حاڵەت باشترین شت ئەوەیە کە سوکاری بیکە سەردانی دکتۆری پزیشکی دەرونی یان توێژەری دەرونی بکە کاگە زۆر ئەو خێزانانی کە نەخۆشێکی دەرونیان هەیە بە شێوازێک لە شێوازەکان بندی ئەەکەن بۆ جۆری کە ئەم کەسی تر نابێت بچێتە دەرەوە نابێت کەسی تر ببینێ یاخود بۆ ئەوی کە کێشە دروست نەکا یاخود لە بەرەوەی نەچێتە دەرەوە خەڵکی پێی بڵەنشێت یاخود کۆمەڵێک ناو ناتۆرە کە بەداخەوە بەم جۆرە نەخۆشانە ئەدرێت لە کاتێک ئەمە جۆرێکە لە نەخۆشی وەکو هەر نەخۆشیەکی جەستەیی تر کە پێمان خۆش ئەم هۆشیارە لێرەوە بڵاوکەینەوە ئەمە تا چەند گرنگە خێزان بارودۆخێکی و گەشێکی جیاواز بۆ ئەم نەخۆشە بگەێنێ ینی ئایا بەڕاستی پێویستە کاکە ئێمە بەندیان بکەین خۆی بەندکردن ئەبیش هەر ڕۆڵی خێزانە بەلایانی خراپەکەین بۆ هیچ تەمەنێک ئەم باسی نەخۆشی دەرونی بە عامەکەین هەم لە تەمەنێکی مناڵی هەتا تەمەنی گەورە بە هەموو جۆرە نەخۆشی دەرونیەکانیەوە و بە هەموو بەشەکانیشەوە ینی بە هەموو بەشەکانی نەخۆشی دەرونیەوە بەندکردن اینجا لێدان ینی دوو بەشیش بە دوای یەکایە یەکەم جار کەسەکە ئەچێ بەندیەکە دوای بەندکردنەکە بە بەندکردنەکەشی ینی بە چوونە ژوورەکەشی قەنەعەت نایەنێ کە سوکارەکەی ئەچێ تونوتیژ بەرامبەری ئەمە ینی دوو مەرحەلە بە دوای یەکایە ڕۆڵی خراپی خێزانە ئەمەشیان ئەمە جۆرێک نییە لە چارەسەر بڵێ جۆرێکە لە چارەسەر بەڵام کەیس حاڵەتە حاڵەت فەرقی هەیە ڕەنگە بۆ نەخۆشی قورسەکان تا ڕادێک ئاساییتر بێت نەک ئاساییتر بێ ئەمە بۆ لە واقعەکە ئەژین ینی ئێمە باسی لایانی علم زانستی بکەین شتێکی ترە باسی کۆمەڵگا بکەین شتێکی ترە لە هیچ حاڵەتێکانە تەندروست نییە زانستی نییە نەخۆش بندکرێ لە ئاخر نەخۆشی خراپی بۆ منەچێتە شیزۆفرینیاوە بە هەموو ئەگەر نیشانە خراپەکانیشی هەبێ چارەسەر نییە کە نەخۆش بندکرێ بەڵام ئێمە لە واقعەکە ئاژین بە ئەوەی کە خۆشمان ینی لە ئەزمموی ئیشکردنی خۆمان لە ماوەی ئەم 10 ساڵەیە کە لە خەستخانەیەکی دەرونی کارەکەین لە هەنێ حاڵەتە کە سوکاری لە ناچاری ئەم حاڵەتەکە لەوانەیە لەو ناچاریە بۆ کە سوکارەکەی چارەسەرێک بێ لەبەرچی بۆ منە نەخۆشێکی دەرونی هەیە شیزۆیەکە یان ڕێژەی نەگۆڕە بەعیلا چارەسەر ئیسفادە ناکە بە خەستخانە ئیسفادە ناکەوە لە هەمان کاتە شوێنێکی واژ نییە ئەم نەخۆشە بچێت لەبێ بمێنێتەوە پارێزراو بێ یان ستافێک سەرپەرشتی ئەم نەخۆشە بکە لە ماڵەوە بە هەفتەی جارێکە مانگی جارێکە سەرپەرشتی نەخۆشەکە بکە ئەمەشیان نییە یعنی واقعەکە وایە شتەکە علمی نییە ینی بەرلۆک و زانستی نییە وەکو خزمەت بە نەخۆشەکەش ناکە بەندکردنەکەی بەڵام حاڵەتێکە لە ناچاریە لە ناچاریەکە
باشترە لەوەی کە لە دەرەوە بێژ بۆ هەنێک کەیس کەوتمان کەیسەکە ڕێژەی نەگۆڕ بێ هەنێک کەیسەیە کە ئەچێتە بۆ نەچێتە دەرەوە نازانێت ناتوانێت بگەڕێتە ماڵەوە. بەڵام ئەگەر لەژێر چاودێریات چوونە دەرەوەیان پێ بکرێمە چاچەنێک کاریگەری کاتە سەر لایانی دەرونیان ینی بەنە ئێستا تەنانەت کە نەخۆشخانەکانیش دروستەکرێت گرنگیە بن بە سەوزایی بە بیئەیەکی خۆش ینی بۆی نەخۆشەکە زوو جۆرێکە لە چارەسەر جۆرێک لە چارەسەرمان بۆ نمونە بە چوونە دەرەوەی جۆرێکە لە چارەسەر چوونە دەرەوە یان ئەوەی کە باسمان کرد هاندانی نەخۆش بە چوونە دەرەوە بەڵام ئەویش لە نەخۆشێکە بۆ نەخۆشێک لە تەمەنێکە بۆ تەمەنێک فەرقەکە وەکو چارەسەر ڕێگەیەکە لە چارەسەر بە چوونە دەرەوە سەفرە بێ بە چوونە دەرەوەی بکە بۆ نمونە کەیسەیە دا ئەبڕێ لە کۆمەلگا بە شێوەیەکی ئەم بە هەموو شێوەیەکەوە توانی بیبیتە ناو بازار بازاری فێری ناو بازاری بکرێ ئەتوانێت لە کاتی بۆ فەسڵەکانە کە ئێمە خۆشبەختانە و نەخۆشخانەی شەی سەڵاح لە هەنێ وەرزە کە جەو خۆش بێ سەفرەیان بۆ ڕێکە خەین ئەمە جۆرێکە لە چارەسەر و جۆرێکیشە لە هیوا یان ئومێ دەداتەوە بە نەخۆشەکە کە کۆمەڵێک کەسێ احتیمامی پێدا کەمیش ڕەنگە کەسێکی ئاسایی بن بەرەبەرە بتوانم باش بەتاکی کەسێکم بۆ خەڵکەیە گرنگیم پێدا یعنی لایانی ڕۆڵی باشی خێزانەکە و لە هەمان کاتە ئەگەر لایانی سێهەمیش بێتە ناوە کە خەستەخانەیەک بێ کە سنتەرێکی دەرونی بێ لایانی سێمیش ئەویش ئەتوانێت ڕۆڵی لە چوونە دەرەوەی بە چوونە دەرەوە ڕۆڵ ببینە بە باشە هەم خێزان هەم لایانی چارەساز کە خەستەخانەی یان سنتەر زۆر باشە کاگات ئەمە ئەو بابەتەی کە ئەمە لێرە زانیمان نەخۆشی دەرونیەکان چین و بێت خێزان چۆن مامەڵە بکات لە کۆتاییە خێزانیش مرۆڤن پرسیارێک لێرەیە ئەمەیە زۆر جار ئەو خێزانانەی کەوا نەخۆشی دەرونیان هەیە لە ماڵەوە کەسێکیان هەیە لە ماڵەوە دەڵێ ئەوەندە بێزار بووین خۆشمان خەریکە لە ڕووی دەرونی و حاڵەتەکانمان تێک دەچێت کاتە ئەو ڕێکە چارانە منێکی ساخ چییە بیگرمە بەر یاخود کۆمەڵێک ڕێنمایی و ڕاهێنان کە بتوانم بەهێزتر بم ئارامیم زیاتر بێ تا بتوانم تەندروستتر زانستیانەتر مامەڵە لەگەڵ نەخۆشێکی دەرونیا بکەم واتە پێویستە لەسەر خێزانەکان لەسەر ساغی دەست بۆ چی بەرن بۆی بتوانن بەهێزتر بن چۆن لە کۆتایە بەهێزبوونیەوەن ئەتوانێت باشتر مامەڵە لەگەڵ نەخۆشە دەرونیەکانە بکەن خۆی ئەگەر باسی چارەسەری دەرونی بکەین بە شێوەیەکی ئام لە سێ کۆڵەکە پێگە کۆڵەکێک کە نەخۆشەکە خۆیەتی لایەنێک کە خێزانە لایەنی سێەم کە پزیشکی دەرونیە یا خۆت سنتەرێکی دەرونیان خەستخانەی دەرونیە لەم سێ لایەنە پێگە بۆ نمونە ئەگەر نەخۆشەکە لە حاڵەتێکا بوو زۆر توونوتیژە لە حاڵەتێکە کە سوکارەکەی ینی خێزانەکەی ناتوانێت هەڵسکۆتکە لەگەڵیان زۆرجار پەلامارە زۆرجار پەلامارەدا ئەمە کە لە هەرە زۆربەی ئەم نەخۆشانەی کە بە تایبەت لە شیزۆفرینیا من وەکو ئەزمموی خۆم لە خەستخانەی شێسەڵا لە هەرە زۆری ئەم نەخۆشانەمە ڕووەدا ینی کەیسمان نەخۆشەیە تەلەڤیزۆن نییە لەو ماڵەیە سەلاجەیەک نییە ئەین بەڕادێک نییە ینی شتێک نییە کە وەکو خزمەتگوزاری لە ماڵە لەبەرچی لەبەرەوەی کە ئیشکێنێ لەم حاڵەتەیە کە نەخۆشە بگاتە ئەم ئاستا خۆی ئەبێ لایەنی سێم بێ کە سنتەرێکی دەرونیە یان چونکە بەڕاستی نەخۆشی دەرونی کۆنتترۆلی خێزان لە کۆنتترۆلی خێزانە نامێنێ لەو حاڵەتەیە لەبێت لایەنی سێم بێ لایەنی سێمیش هەتاکو ئەم لە حزەیەش بڵێ تاکو ئەم دەقێژ لە مانتیقەی بڵێ سنووری سلێمانیە وەکو پێویست نییە وەکو خەستەخانە ینی ژمارەی زۆری نەخۆشمان هەیە کەمی خەستخانێکی کەمان هەیە وە خۆشبەختانە ئەگەر ئینشاءالله سەر بگرێ ئێمە وەکو خەستخانەی خۆمان و خەستخانەی شەی سەڵاحی دەرونی ئەمە وەکو نازانم بڵێم وەکو مژدەیەکیش نەبێ بەس ئینشاءالله ئەگەر سەر بگرێ بە هەوڵ و تێکۆشانی بەڕێوەبەرەکانی خۆمان و بەشی دەرونی و دکتۆر سەباحیش بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ئینشاءالله لە هەوڵەوەیان لە ساڵی تازەیە ژمارەیەکی زیاتر نەخۆش وەرگرین دەستان خۆشە ئەمە وەکو هەوڵێک بۆ ئەوەی کە
کە نەخۆشتون و تیژ بوو لە ماڵەوە لایانی سێم هەبێ هاوکاری کەسوکار و خێزانی بە دیاریکرای ئامانجی من ئەوە بۆگە کەسێک تووشی نەخۆشی دڵبێ ڕەنگە یەک تایفە بێن بە دەوری بسوڕێنەوە بیمن بۆ سنتەری دڵ و بیانەوە یان کۆمەڵێک بابەتی تر چۆن ئەو کولتورە بشکێنین کە یەکسەر و زانیمان نەخۆشی دەرونیە لە ماڵەوە بڵێن لی گەڕێن وەکو ئیتر چارەی نەبێ یاخود ئەمە پێویستی بە ئێمە نیە تازە شێوە ئەمە خێزان چۆن ئەمە وا بکە ئەم کولتورە بشکێنین یان چ ڕێنمایەکت بۆ خێزانەکان هەیە بۆ ڕۆحیەتە بیری لێ نەکەینەوە منۆکو باسم کرد نەخۆشی دەرونی هیچ عیبە نییە و کەسەکەش هیچ لە دەسەڵاتی خۆیان نییە وەکو کەسێ تووشی نەخۆشی زەخت شەکرا بێ لە دەسەڵاتی خۆیانە نەخۆشی دەرونیش هەر لە دەسەڵاتی خۆیان نیە بەڕاستی کاری ئەوێ ئەم لەلایەن ڕاگەیاندنەکان هەم دکتۆرە بەڕێزەکان هەم بمانێ نەمانێ من نەخۆشمان هەبووە 10 ساڵی ڕێک لە ماڵەوە بووە نەیبردۆ بە دکتۆری دەرونی لە شارەشا ژیاوە کاتێکی زۆری شێوە و کاتە بۆچی نەیبردۆ پێ عیبووە ئەڵێ بۆ منە کوڕەکەتان نەخۆشی دەرونی هەیە یان بەداخەوە کە دەستەواژەی بەکارێت ناو کۆمەلگایەکە لە هیچ کتێبێکانیە ئەم کەسەکەت شێتە ینی شتێک نییە بناوی شێتەوە ئەم دەستەواژە بەکارە هێنرێ ئەمانە هەر هەمووی هۆکارە بۆچی بۆ ئەوەی کە ڕۆشنبیری خێزان بەداخەوە تا ئەم ئاستە هەتا ئەم کاتە لە ئاستێکی زۆر 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 لاواز و نزمال بەرامبەر نەخۆشی دەرونی بەتایبەتیش بۆ ئەو نەخۆشانەی کە سەرەتای تەمەنیانە بۆ نە کچێکی گەنجی هەیە کوڕێکی گەنجیان هەیە لە ماڵەوە و زۆربەی نەخۆشەکانیش لەو تەمەنە بۆ ئامادەیان تیا بۆ دروستبوونی نەخۆشەکە لەو کاتەیە ئیشارنەوە هەتا مەرحەلەیەک وای لێدێ نەخۆشەکەی خراپترە بێ دوای بە چارەسەرکردنیش ببرێ بە لای دکتۆریش ببرێ بە لای چارەسەری دەرونی کۆمەڵایەتیش ئەو ئیسفادە ئەو سوودە نابینێ کە لە سەرەتاوە ئەیکرد وەکو برینە گوایە کە تۆ برینێک لە جەستەیە یەکەم لە حەزە فریای کەوی چۆن چارەسەر وەرەگرێ ئەگەر دوای مانگە فریایکەیە و برینە بۆگەنەکە هیچ فەرقێک ناکە کاکیا دێمە کاتێکی وامان نەما ئەو نەفریا کەوتین کە باز لە بابەتەکەی هەرچەنە زۆر گرنگ بوو لە کۆتایە گەشتێکەمە بێت زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ میواندارێکەکەتان ئینشاءڵڵا بە هیوای تەمەن تەندروستی باش بۆ هەموو هاوڵاتیان ئەوەی کە بۆ ئێمە زەرورەوەی کە بۆ ئێمە پێویستە نەخۆشی دەرونی عیبە نییە وەکو هەمان نەخۆشی زەختە شەکرێ جگەرە جۆرێکە لە نەخۆشی بۆ باشترین ڕۆڵی خێزان ڕۆڵی باشی خێزان ئەوەیە لە کەمترین کاتە کە نیشانەیەکە لە نیشانەکانی تایبەتیان لە خێزانەکە بینین تاکێک لە خێزانەکان سەردانی پزیشکی دەرونیان تۆژەری دەرونیان سنتەرێکی دەرونی بکرێن زۆر سپاس بۆ کاکێت فایق توێژەی دەرونی سپاس بۆ کاتی بێمە بەخشی هیواداری سودێکمان بنەرانمانگەاندن سپاس دەکەین دەستکان خۆش سپاس بەڵایزان سپاس دەکەین لە شاری سلێمانی هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردی چالاکیەکە بووە کە گۆچاندراوەتە خاوەن پێداویستە تایبەتەکان بە تایبەت نابینایان پێکەوە بینەرێ و دیمەنانە دەبین. لە ڕۆژی جیهانی گۆچانی سپی پیرۆزبایی لە هەموو نابینان دەکەم کە ڕۆژی مبارەکە تەمام من چەند فترەیەکە سێ شوقەمسێ بینایان داینە برایانی ڕشنایی دڵ بۆ ئەوەی لە کرێچی قوتار بن بەشتا نازیەوە تاوان هیچ منێت تێدا نیەوە ماڵی خوایە هەو ڕۆژ لەفتاحەکەی ئفتاحی ئەو شقەمان نییە و شقانەمان کردەوە ئامادەبوونی ئەو بەڕێزانە من تەنها هەر فی سەبیللا بە هیچ مقابلێک نیارەوە بەس ڕێگای خواوە فی سەبیللا من فترە سەردانی هەموو ئەو ڕێکخراوان دەکەم وەکو بە سەردان دەستمەکردنیان کە چوومەکردنیان مەشاکلیان هەبوو دەرەجەیە کە مانگانە على ئەساس دەسەوڕ دەکەم 2 میلیۆن دیناربی دەدەن بۆ کرێی ینی ئەوەش لەسەروان قڕز بوو منش پێم وتن سێ بینایە بۆ تاسیس دەکەم و دابین دەکەم ئەوە بیتە شوێنی خۆتان و بەبێ هیچ مقابلێکش و من ئامادەم هاوکاریان بەبێ مقابلە لێرەنە هەتا ڕۆژنایی دڵ هەیە ئەوەش ئیوانە هی خۆیان ینی وەکو وەقفەک نییە پیانەکە لێ دانیشتن و خزمەتیاندا
پانزەیدا ڕۆژی جیهانی گۆچانی سپی ئێمڕۆ خۆشحاڵین و نابینان هەموو خۆشحاڵین لە ئۆفیسی ئەم ڕێکخراوە کە بەڕێز حاجی هونەر عومەر سوورچی کاتێ لە سەردانی کردین لە گەڕێکی بەختیاری کە کرێچی بووین ئەکسەر بەڵێنی ئەوەی یا کە بینایەکمان پێ ببەخشێ و هۆڵێک بۆ ئەوەی کە بتوانین چالاکیەکانمان لەوێ ئەنجام بگەێنین بۆەوەی کە باوەڕی بە ئیشەکانمان هەبوو و لە ڕووی متمانە بە ئیشەکانمان کە بەردەوام خولی قورئانی پیرۆزمان هەبوو ئیشی دەستی خانمان و کۆڕ و سیمینار هەموو ئەو شتانی کە پێویستن بۆ نابینا ئێمە بەردەوام هەوڵمان ناوە کە بە ئەنجامی بگەێنین و دواتر کە ئەمڕۆژ وەکو پانزەیدا کە بڵێن بینای ڕێکخراوەکەمان لە سەر دەستی کاک حاجی هونەر افتتاحی کرایەوە و نمایشتی 20 تابلۆ کە ڕێنیشاندەرن بۆی کە نابینانی ئەم شارە هەر لە سەردەمی کاک ئەحمەدی شێخەوە مێژوویە بوون لە مێژووی ئەم شارە بۆی کە کارکتەرێک بوون ئەو کەسانی کە خزمەتی کۆمەڵگایان کردووە لە مەلای خەیاڵ و مەلا حەمدون و کامیل بەسیر و هەموو ئەوانە کە کاریان بۆ ئاسان کراوە بۆی کە بتوانن خزمەتی چون و توێژی نابینیان بکەن و ئەرگ نەبن بەسەر خێزان و کۆمەڵگاوە ئەو ئامێرەی کە لەلایەن کاک سەروەرەوە بۆ خزمەتی ڕێکخراوەکەم وەکو داهێنانێک دروستکراوە و داهێنانەکانی تر هەر لە گۆچانی زیرەک و کاتژمێری دەنگی و هەموو ئەو ئامێرانی کە بۆ یاریکردن دروستمان کرد لە ڕابردووە بە دەنگ بە نابینیان و ئەمڕۆژ تازەترین ئامێر بەناوی لایەتی نابیناوە دروست کرا کە ڕێنماییمانەکە بۆی کە دووری نێوان ئێمە هەر بربەستێک و ئاگادارمانەکاتەوە لە بربەستەکان کە ئەمەش پێویستێکی تر بوو بۆ نابینایان و هەمیشە هەوڵمان ناوە کە گرنگی بە خولی قورئانی پیرۆز بین و بە ئیشی خانمان و کۆڕ و سیمینار و بە هەموو ئەو داهێنانانش کە نابینا حەزی پێ بکەن و ئێمە بیخەنە خزمەتی نابینایان. ئێمە وەک خاوەن پێداویستی تایبەت توانیمانە پەرە بە خۆمان بین لە کۆمەڵگایە دواکەوتوو نەبووین لەگەڵ کەسانی ئاساییە ئەو بەهرانەی هەمانە خی گەورە ئەو بەهرانەی بە ئێمەی بەخشیوە توانیمانە دەریخین لە خۆمانە و بە فعلی بیسەلمێنین بۆ کۆمەڵگا و بۆ کەسانی چواردەور کە ئێمە لە جەستەیە نەقسمان هەیە بەڵام لە بیر و عەقڵ و بۆچوونە نەقسمان نییە بگرە زۆر لە کەسانی ئاسایی زیرەکترین بە نمونە هەر یەکەمان خاوەنی شەهادەین خاوەنی کاری دەستین ئەمانە هەموو ئیشی کاری دەستی خانمانی نابینایە و چەنە داهێنانی تر کراوە لەلایەن کەسانی نابینەوە وەکو دروستکردنی سەعات گۆچانی زیرەک ئەمانە هەمووی داهێنانە لەلایەن کەسانی نابیناوە کراوە نابینا توانای زیاترە لە کەسانی ئاسایی لەبەرەوەی قسەیەک هەیە ئەڵێ خی گەورە دەرگایەک داخە چەندین دەرگای تر ئەکاتەوە بە دڵنیایی وایە ئەمە نەقسمانەیە لە جەستەیە بەڵام لە عەقڵ و بیر و بۆچوونە ئەتوانین زۆر لە کەسانی ئاسایی زیرەکتر بین بەڵام لەگەڵەوەشا پێویستمان بە هاوکاری کەسانی تر ئەبێت مەسەلەن ئێمە ئەتوانین داهێنان بکەین بەڵام لە ڕووی مادیەوە پێویستی بە داهات و تێچوونە لەلایەن کەسانی ترۆ ئەبێ هاوکاری بکرێن دەستمان بگیرێ تا بتوانین ئێمە پەرە بە خۆمان بین ئەو داهێنانی کە ئەمانەوێت بەجێ بگەێنین ئێمە ئەم ئیشی دەستانە کە نابینان کردوانە ئیسلمێنێکەوە نابینا خاوەنی بەهرە و توانای تایبەتە وەکاتە خوا گەورە کە ئەو شتێک لە ئەمە ئاشکرا کە دەرگایەکی لە بەندەیەکی داخستووە هەنزار دەرگایەکی لێ کردوتەوە ئێمەش بەمانای سلمێنین کە لە کەسی ئاسایی کەمترنین بەڵکو لەوان زۆر باشترین ئەم ئیشی دەستیانە بۆ نابیناکەوە چەند ساڵێک لەمەوبەر خاتو ئیلهام کە ئەم دەورەی بۆ نابینیان کردوتەوە بە خۆشحاڵیەوە و زۆر بەڕاستی کە تاکو ئێستا یارمەتیاوین دەوری بۆ کردوینەتەوە و توانیمانە زۆر شتی باش فێربین و زۆر کەسانیمان هەیە کە شەهادی بەرزیان هەیە و بەشی بەرز و چاکیان تەواو کردووە تەنە بەس ئەگەر دەرفەت بڕەخسێ بۆ نابینیان کە لە ئەو بەشێکە خۆی وەربگیرە ئاستەمینگەگی بۆ دروست نەکرێ بە بۆنەوەی کە جاری بۆ ئەڵەم مۆزەف نەماوە کەس نییە جوابی شتێکی بۆ باتەوە.
بەڵایزان لە بەشی دووەمی پرۆگرامەکەمانە باس لە زانایەکی نێو شارستانێتی ئیسلامی وەروها موسڵمانێکی کورد دەکەین کەویش سەید ئیسماعیلی کوڕی سەید ڕەزازی جەزریە ناسراوە بە ئیبن جەزری کە یەکێکە لە زانا کوردەکانی نێو شارستانێتی ئیسلامی نامەیەکی ماستەری لەسەر نووسرا و تاوتێکراوە دەربارەی داهێنانەکانی بە میوانداری توێژە زۆر بەڕێز مامۆستا ئاسۆ محەممەد لێرە لەگەڵمانە زۆر بەخێر بن مامۆستا ئاسۆ پیرۆزیش بێ بەدەستهێنانی بڕواناوی ماجستێر ئیبن جەزری ڕەنگە زۆر بەمان زانیاریی کەوتۆمان نەبێ یاخود کورد نەیناسێ لە کاتێکا زانایەک لە کوردستان لە دایگە بێ و گەورەش دەبێ و گرنگی بە زانستەکەشی دەدا و وەفاتیش دەکا ئەگەر لەوە دەست پێ بکەین وەکو بەش یەکێک لە زانکانی شارستانێتی ئیسلامی بە دێکایی مەبەست لە شارستانێتی ئیسلامی چییە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم سپاس بۆیەوە بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە گرنگیەکی بەم زاناداوە ئەم زانا کووردە کە زانایەکی کووردە ئێمە لە توێژینەوەکەماندا سەلماندوومانە کە زانایەکی کووردە سەرەتا حەزەکەم باسی ئەوە بکەین ئەم چۆن بیرمان لەوە کردوێتەوە کە ئەم زانا بناسیێنین لە قۆناغەکانی خوێندنی ماستەرە عادەتەن لە دوای لە کۆرسی دووەمدا ساڵی دووەمدا ئەبێت توێژینەوەیەک ئامادە بکەین بە هاوکاری بە ڕێز دکتۆر زریان حاجی هەر لێرە ڕێز و سڵاوم هەیە بووی بیرمان لەوە کردەوە لایەنێکی جوانی شارستانێتی ئیسلامی نیشانی خەڵکی بدەین چونکە ئەم ئێمە شارستانێتی ئیسلامی شارستانێتێکی دەوڵەمەنە هەر لە مێژەوە ئەم شارستانێتە لە دوای هاتنی پێغەمبەر صلی الله علیه و سلم خەلیفەکانی ڕاشیدون و ئەوانە تا کۆتایی گرنگی زۆر دراوە بە بواری داهێنان لە شارستانێتی ئیسلامی و هەوڵی ئەو شارستانێ هەوڵ دراوە ئەو شارستانێتە بەردەوام پێش بخرێت بۆیە هەر لە سەردەمی پێغەمبەر ئەگەر بێنە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم گرنگیەکی زۆری بەوە داوە کەلتوری وڵاتان کەلتوری ناوچەکانی تر تەنانەت نوێنەری ناردووەتە ناوچەکان بۆ ئەوی فێری زمانەکانیان بێت و بێنەوە لە ناو دەوڵەتی ئیسلامیە ئەو زمانانە ئەو داهێنانانە ئەو شتانی کە لە ناوچەکانە هەن لە ناو دەوڵەتی ئیسلامیە کاری پێ بکرێت بەڵام ئەمە لە دوای کۆچی دوایی پێغەمبەر صلی الله علیه و سلم و خەلیفەکانی ڕاشیدین بە تایبەتی لە سەردەمی خەلیفە عمەری کوڕی خەتابە کە فتوحاتی ئیسلامی دەست پێ ئەکا ئەوە بوو فتوحاتی ئیسلامی بۆ ناوچەکانی عێراق و شام و ناوچەکانی ژێردەسەڵاتی ساسانی و بیزەنتیەکان دەوڵەتی ئیسلامی فراوانە بێت کاریگەری هەرێکێک لەو شارستانانەتانە ئەکەوێتە سەر شارستانێتی ئیسلامی بۆیە شارستانێتی ئیسلامی گەشەسەندنی بەردەوام لە گەشە بێت ئەم گەشەسەندنە ژواکە ینی کۆمەڵێک داهێنانی جوان کۆمەڵێک شتی جوان کە لەو شوێنانە وەربگیرێت و بهێنێ لە ناو دەوڵەتی ئیسلامیە کاری پێ بکرێت بۆیە داهێنان ئەم داهێنان گرنگترین شتی شارستانیەتە ینی هەر شارستانەتێک کە ئێمە ئێستا خوێنینەوە باس داهێنانەکانی ئەو شارستانێتە ئەەکەین ئەو شارستانێت چەند داهێنانی بۆ چی کردووە چی نەکردو بۆیە ئەم زانایش کە ئێمە ئیشمان لەسەر کردووە ئیبن ڕەزازی جەزەری زانایەکی کووردە لە باکووری کوردستان یاخود بڵێن لە کوردستانی باکوور لەدایک بووە لە شاری جەزیرە لەدایک بوو لەوێ ژیاوە لە ساڵەکانی سەبارەت بە ساڵەکانی لەدایکبوونی ئەم زانایە سێ بۆچوونی جیاواز هەیە هەندێک دەڵێن 530 هەندێک دەڵێن 548 یاخود 561 لەدایک بووە لە شاری جەزیرە ساڵی کۆچیە بەڵێ لەوێ لە کۆتاییەکانی سەردەمی دەوڵەتی عەباسیە یعنی ئەو کاتە کۆتایی سەردەمی دەوڵەتی عەباسی بۆ ژیاوە تاوەکو ساڵەکانی 602 وەفاتی کردووە 607 یاخود 630 نزیکەی 80 ساڵ بە هەر یەکێک لەوانە بگرین 80 ساڵ ئەم زانایە ژیاوە سەرەتا لە شاری جەزیرە بووە دواتر هاتووەتە دیاربەکر لە دیاربەکر ژیاوە و کاتە باوکی ئەم زانایە لە کۆشکی فەرمانڕەوای ئەو کاتەی دەوڵەتی ئەو کاتە سەید ڕەزاز بەڵێ لەوێ بووە باوکی بۆیە ئەمیش هاتووە لەگەڵ باوکیە لەو کۆشکە بیرمانەسی ئەو کاتە دەوڵەتی ئۆرتۆقیەکان کە دەوڵەتێکی تورک بوون لەوێ حکمیان کردووە هاوتا بووە لەگەڵ دەوڵەتی سەلاحەدینی ئەیوبیە لەوێ حکمیان کردووە بۆیە ناوەکەی ئەگەر ئێمە ناوی ئەم زاناشی بکەینەوە ناوی ئیسماعیل بووە خۆی سەید ڕەزاز ئەلەن لە ڕەزەوە هاتووە باوکی بازرگانێکی گەورەی برنج بووە ناوی ئەوە هاتووە جەزەریەکەش لە ناوی شوێنی لەدایکبوونەکەیەوە هاتووە سبب بۆیە لەسەر ژیانەکەی ئەم سێ بۆچوونە هەیە بەڵام لەسەر گۆڕەکەی کە لە ئێستەش لە شاری جەزیرە و لە تەنیشتی گۆڕی حەزرەتی نوحەوە نێژراوە لە گۆڕەکەیە ئەوەی ساڵی 548ەکە تەثبیت بووە بۆ 670 مەزارگەکەی ئەوە نووسراوە بەڵێ لەسەر مەزارگەکەی ئەوەش نووسراوە بۆیە ئەمە توانین بڵین بۆچوونی دووەم ڕاستە کە لەو کاتەدا ئەم زانایە ژیاوە و مردووە
گەر بچینەوە سەر باسی پێگە زانستیەکەی کە لە چی بوارێکە گرنگی بە چی بوارێکی زانستیەوە داهێنانەکانی چی بوون لە چی بوارێکە بوو ئەم زانە یعنی لە تەمەنی 25 ساڵیەوە کە هاتووەتە کۆشکی فەرمانڕەواکان لە ناو باخێکە ئیشی کردووە لەگەڵ باوکی ئەو کاتە باوکیشی لە ناو کۆشکەکە بووە لەگەڵ باوکیان لێوێ بووە کۆمەڵە داهێنانی کردووە کۆمەڵک داهێنانی کردووە کە نزیکی 50 داهێنانی جۆراوجۆری کردووە ئەم زانە هاتووە هەموویانی سەرەتا بە نووسیوێتیەوە داهێنانەکان دواتر کردوێتی بە کردار ئەو داهێنانانەی کە هەبوو هەمووی کردووە بە کردار و هەمووی جێبەجێ کردووە سەرەتا لەسەر وەرەقە نووسیوێتیەوە دواتر هەمانە هەموو کۆکراونەتەوە کە کۆکراونەتەوە بە ناوی دەستنووسێک ئێستا لە 16 مۆزەخانەی جیاواز لە 16 ناوچەی جیاواز لە مۆزەخانەکانی جیهانە ئەم دەستنووسی ئەم زانە هەیە تەنها یەک دانە بووە بەڵام کۆپی کراوە ئێستا بۆ نمونە لە مۆزەخانەی ئاسۆفیا هەیە لە فەڕەنسا هەیە لە ئەڵمانیا هەیە لە بەرلین لە زۆربەی وڵاتان ئێستا نسخەی ئەم دەستنووسەی ئیبن ڕەزاز هەیە کە کۆکراوەتەوە الجامع بين العلم والعمل النافع في صناعة الحيل دەستنووسەکە بە ناوی ئەوەیە کە بەبەست لەوەش کۆکردنەوەی کارەکانە لە ڕێگەی میکانیکە و هەرچی ئیشێکی کردو ئەمزانە لە ڕێی جوڵەی میکانیکیەوە بوویان وەکو ئێستا نەبووە بۆ نموناگەر کارەبا هەبێت و لە ڕێی وزە هەبێت تەنها لە ڕێی هێزی ئاو هێزی پەستانی هەوا بۆی ئەم زانە ئێسا کە لێکۆڵینەوەی لەسەرکرا من زانایەکی بیرکاریزان بووە کیمیاگەر بووە فیزیازان بووە ینی لە هەموو بوارەکانی تێکەڵ کردو و ئیشەکانی کردو 50 جۆر ئیشی کردووە گەر بین پۆلێنی ئیشەکانی بکەین ئەمزانە لە بەشی یەکەمی دەستنووسەکە 10 جۆر سەعاتی دروست کردووە کە 6 جۆریان ئەم سەعاتانە بە ئاو ئیشی کردووە ینی ئاو بەکارهێنراوە بۆ کارکردنیان لە 4 جۆری تر لە کاتژمێرەکانی ئەم زانە مۆم بەکار هاتوو ینی لە ڕێی سووتانی مۆمەوە ئەم کاتژمێرە ئیشی کردو خەڵک ڕۆژانە ینی ئیشەکانیان بۆ کاتژمێرانە کردووەن بەڵام هەرچەند هەندێک لە کاتژمێرەکان لە سەرەتا زۆر گەورە بوون هەندێکیان بۆ نمونەی یەکەمین کاتژمێری خانووی پێ ئەوترێ کاتژمێرێکی گەورە بووە دواتر وردە لە قۆناغەکانی ترا هاتووە کاتژمێرەکانی بچوو کردوێتەوە کە لە کاتژمێری خانومان هەیە کاتژمێری تاوسمان هەیە کاتژمێری مەیمونمان هەیە کاتژمێری شەمشێرمان هەیە هەر یەک لەم کاتژمێرانە ئەم بە جۆرێک لە جۆرەکان لە کاتژمێرێک بۆ کاتژمێرێک تر پێشکەوتنی بەخۆوە بینیوە جۆری دووەمی کارەکانی ئەم زانە بەس هەر لەسەر کاتژمێرەکان ماوەستاسۆ پێم وایە کۆمەڵک دیمەنیشمانەیە ئەگەر هاوکارانە بتوانن لە دیپێم بۆماندا بنێن لەسەر کۆمەڵک لە وێنەکانی داهێنانەکانی پێش ئیبن جەزری لە شارستانەتی ئیسلامی کەسی تر هەبووە پێی بە داهێنانی کاتژمێر بەرێ یان لە جیهانیش بەگشتی پێشەوە هیچ هەوڵێکی داهێنانی کاتژمێر هەبووە پێش ئەم ناتوانین بڵێ نەبووە هەبووە یان بە دیاریکای لە شارستانەتی ئیسلامی لە سەردەمی هارونە ڕەشیدا هەیە کاتژمێرێکی پێداوە بە پاشایی شەرمان کاتژمێرێکی پێشکەشی ئەو کردو بۆی لەو کاتێشە هەوە ئەو کاتژمێری لمی بووە کاتژمێرەکە بە ناوی کاتژمێری لمیەوە بەڵام ئەم کاتژمێرانی لەم شێوەی ئەم دروستی کردوون نەبووە پێشتر ئەم ئەڵێ هەموو بیرۆکەکان هی خۆی بووە هەرچەندە دەستنووسی کتێبی زانایانی پێش خۆی خوێندوێتەوە دیارە ئەم زانات جگە لە زمانی عەرەبی یاخود ئەو کاتە زۆر کوردی لەوانەیە هین نەبوو بێت زمانەکانی تریشی زانیوە چونکە ئەڵێ کتێبی زانایانی پێش خۆی خوێندوێتەوە ئەو کاتە کتێبەکانیش بە زمانە جیاوازەکان بوون بۆی ئەم زانە شارەزای زمانەکانی تر کتێبەکانی خوێندوێتەوە بەڵام ئەو ئیشانەی کردوێتی فکرە و بیر و بۆچوونی خۆی بۆ یعنی بۆ نمونە کاتژمێری دروست کردووە کاتژمێرەکان باڵندەی تیا بەکار هاتووە کاتژمێری دروست کردووە مرۆڤی تیا بەکارهاتووە مەسم مرۆڤ بە شێوەی ڕۆبۆت ئەم مرۆڤە جوڵاوە هەر کاتژمێرێک تێپەڕیوە ئەم مرۆڤە جوڵەیەکی کردووانی بۆ نمونە ئەگەر کاتژمێرێکی دروست کردووە 12 دەرگای بوو ئەم کاتژمێرە لە هەر سەری کاتژمێرەکە مرۆڤێک هاتوۆتە دەرەوە ئیتر کە تۆ چووی سێری کردووە زانیتە سەعات چەنە ئەم کردارانە بە شەویشا دووبارە بووەتەوە کاتژمێرەکان 6 جۆری یەکەم بە ئاو کاریان کردو لە ڕێی گڵۆپاندنی ئاو بە شێوەیەک بڵین چی پێ بڵین واتە هێزی ئاو بەکارهاتووە بۆ خودکاربوونی کاتژمێرەکانی دووەمە چوار جۆری تری کاتژمێرەکان بۆ نمونە وێنەی مەیمونی دروست کردووە مەیمونێکی دروست کردو ئەم مەیمونە لە هەموو سەری کاتژمێرەکە جوڵەیەکی کردووە تۆپێک باڵندەیەکی دروست کردووە لە سەری لە بەشێکی کاتژمێرەکە تۆپێک لە دەمی باڵندەکاتوتە خوارە کەسێک هاتووە سەیری کردووە سیرەکە ئەمە بۆ نمونە 3 تۆپ کەوتوتە خوارە 3 کاتژمێر لە ڕۆژ 4 تۆپ کەوتووە 4 کاتژمێر بەو شێوە ئەمە جۆری یەکەمی کارەکانی بوو جۆری دووەمی کارەکانی بریتی بوو لە ئامێری خواردنەوە
خواردنەوە جۆرا و جۆرەکان هەرچەند لە بلینەکانن ئامێری شەراب بەڵام ئێمەڵین ئەم زانە جگەلەوەی زانایەکی کورد بووە زانایەکی مسلمانیش بووە بەڵام ئەو کاتە ئەگەر پرسیار بکەم لەن ئەگەر کورد مسلمان بوو بۆ ئەم شتانی دروست کردووە بۆ ئەم جۆرە ئامێرانی دروست کردووە ئەو کاتە بۆ پاشاکانی ئەو سەردەمەی دروست کردووە لە زۆر پاشاکان داوایان لێ کردووە یەکێک لەوانە مەلیک ساڵح داوای لە کردو ئامێرێکی بۆ دروستکە بۆ نمونە بۆ خواردنەوەی ناو مەجلیسەکان ئیتر ئەم پاشات و ئەم زانایەت و ئەم شتانی دروست کردووانی کۆمەڵێک ئامێری دروست کردو ینی براوەتە ناو مەجلیسەکان دوای نیو سەعات ئەم ئامێرە دەنگێکی لێوە بەرز بووە کەسێک لەسەری ئامێرەکە و لە بەشی دووەمە شمشێرێکی پێ بوو ئەم شمشێرەی ڕووی کردوێتە هەرکەس ئەوای ئەو کەسە ئەو شەرابە یاخود ئەو ئاوە بخواتەوە بۆی ئەمیش دە جۆری جیاوازی دروست کردووە ئامێری دروست کردووە بۆ نمونە دەشێوەی ئێمە لە شوێنەواریا پیاڵین گۆزە لە شێوەی گۆزە دروستی کردووە ئەم گۆزە سێ جۆر ئاوی تیا بوو ینی بە شێوەی پلاک دوگمە پەنجەی پیانی ئاوی گەرمی تویستووە ساردی تویستووە شلەتێنی تویستووە لە ڕێ ئەو گۆزەوە یاخود ئەو ئامێرەوە هاتووەتە دەرەوە جۆری سێهەمی کارەکانی بریتە لە کتری و تاس و ئامێری خوێنوەرگرتن کە ئەم ئامێری خوێنوەرگرتنە لە ڕووی پزیشکیشەوە لە ڕووی پزیشکیەوە بڵێ ئەوەی کە ئێمە ئینمان کردوم بەستیم لە کەڵەشاغ بوو مەسی کەڵەشاغ بووە لەو کاتە ئەم جۆرە ئامێرەی دروست کردووە کە ینی ڕێگەی دڵۆپاندنەوە تۆ کەسێک ئەچوو خوێنی لێوەرەگیرا بۆ نمونە کەسێ ئەم ئامێرە بە شێوەیە دروستکراوە لە خوارەوە کەسەکە خوێنی لێوەرەگیرا لە سەرەوە بەشی سەرەوەی ئەم کەسە کەسێک دانیشتووە قەڵەمێکی بەدەستەوەیە بە شێوەی ڕۆبۆت دروستکراوە قەڵەمێکی بەدەستەوە ئەم قەڵەمە خاتە سەر نوکی قەڵەمەکەی خاتە سەر یەک دڵۆپە خوێن وەرگیراوە تا 120 دڵۆپە خوێن ئەڕوا ئەو ئەوان بە درهەم ناو هاتووە ینی ئەوە درهەم 120 درهەم خوێنی لێوەرگیراوە بۆ جارێکی داهات و کەسێکتر چووەتەوە زانراوە کەی خوێنی لێوەرگیراوە خوێنەکەی بۆچی لێوەرگیراوە بەشی چوارەم بەشێکی تری کارەکان ئەم زانە تایبەت بۆ بە نافورە و جوانکاریەکان ئەمە لە کۆشکی فەرمانڕەواکان دروست کراوە لە ڕووی بیناسازیەوەی بەڵێ دانراوە ینی بە پەستانی هەوا کاری کردو زۆربیان بە پەستانی هەوا ئەمە ینی لە ژێرەوە نافورەکە دوو بۆری هەبوو یەکیان پەستانی هەوا بووە کاری کردو ئەویان پاڵی بە ئاوەکەەوە ناوە چوەتەوە دووبارە چوەتەوە نافورەکەم بەستی جوانکاری یەک بەشێکی پێنجەمی کارەکانی ئەم زانە بریتی بۆ لە 5 جۆر ئامێری هەڵگوەستنی ئاو لە بیر و دەریا و زەریاکان ئەو کاتە هەبووە ئامێری بەکارهێناوە کە لە ئێسایشدا لە هەندێک شوێنە هەر بەکار دێت ینی بۆ نمونە تا 800 تقریبا سەدەی پێنجی کۆچی 800 ساڵێک بەر لە ئێستەی تەمەنزانایەکی کوردی مسلمان توانێت بە بێبوونی وزە و کارەبا ترۆمپای ئاو هەڵکێشانی ئاو سوود دابێنێت بەڵێ جام ئامێرانە ینی لە ڕێی بە هەر یەکیان ڕەبتیان بە یەکترەوە بۆ ینی بە شێوەیەکی ئەندازیاری دروستکرا ئەمە نە بۆ شتێکی سادە بێ هەرچەند ئێستا بەداخەوە ئەم شتانی ئەم زانە ئەوەی ئێمە بە دوواداچوونمان بۆ کردبێت چەند مۆزەخانەیەکەیە لە وڵاتی تورکیا بن لە شاری جەزیرە هەر بە ناوی ئیبن ڕەزازی جەزیری و مۆزەخانەیە کراوەتەوە بەڵام نەتوانراوە هیچ یەکێک لە شتانی ئەم زانە پارێزری هەڵ بگیرێتەوە و بمێنێت چەند ئێمە قسەمان لەگەڵ بەڕێوەبەری مۆزەخانەکەیان کردو ئەڵێ هەوڵمان داوە شتەکانی کۆبکەینەوە بەڵام تا ئێستا نەتوانراوە شتەکانی بە تەواوەتی کۆ بکرێتەوە بۆیە ئەم 5 جۆرە ئامێرە هەرێکێک یەکیان جیاواز بوو جۆری پێنجەمیان تەنها بە هەوا کاری کردو ینی بە شەپۆلی ئاوەکان و هەوا کاری کردو بە شێوەی جۆلانەیەک یان ئەبە یاری مناڵان چەلق و فەلەقی مناڵان بەم شێوە بە جوڵەی ئەو ئەم لەمراوە ئاویە ناوە سەرویانی ئاژەڵی بەکارێناوە بۆ هەڵگۆستنی ئاو لە دەریا و زەریاکانەوە چۆن ئێسەیش لە ماوە ڤیددیۆیەکم بینی هەر چۆن ئاژەڵی مانگا بەکارهێنراوە ئەم دارەی لێ بەسراوە بە جوڵەی ئەم مانگایە وردە و ئەو دیشلی وشتانی ناوە هەموو جوڵاوە لە ڕێ ئەوە لە ڕێی سەتڵەکان و ئاو هێنراوەتە سەر زەوی بەشی پێنجەمی کارەکانی تایبەت بۆ دروستکردنی قفڵ و کیلۆن چۆن جانتا کە ئێستا بە کۆ دەکرێتەوە ئەم زانە لەو سەردەما جانتای کۆدی دروستکرەوە بۆ جانتا لە ڕێی پیتەکانی زمانی عەرەبیوە هاتووە 16 پیتی بەکارێناوە لە ڕێ ئەم پیتانەوە کۆدی بۆ جانتاکان دروستکردەوە تایبەتی ئەوانەی پاشا و مەلیکەکان بۆ ئەوی هیچ کەسێک نەتوانێت ئەم جانتا بکاتەوە یان قفڵی دروست کردووە قفڵێکی بە جۆرێ دروستکردەوە بۆ دەرگاکان یعنی لە ڕێی ئەویش بۆ ئەو سەردەمە تازە بووە دروستکردن یاخود دۆزینەوەی گۆشەی نەزانرا و کە پرگاڵ کە ئێستا ئێمە لە مەکتەبا پرگاڵ بەکارین ئەو
زانا لەو سەردەما ئەوانشی دروست کردو و ینی یەکێک بۆ لە داهێنانەکانی ئەم زانە ئەمە داهێنانەکانی بەگشتی 50 داهێنانە ئەگەر ئێمە بین باسی هەمویان بکەین لەوانەیە بە بەرنامە تەواو نەبێت. ینی بۆچی ئێمە کورد ئەم زانایە ناناسین ینی ئێستا گەر لە شارستانێتی ئیسلامی یەکەمین کەسێک مرۆڤی جوڵاو یاخود ڕۆبۆرت داهێنێت یاخود فکرەی دروستکردنیەکە یەکات پێم وایە ئیبن ڕەزازی جەزریە. ئەم ئەگە تۆزێکیش لەسەرەوە بۆمان باسکەی چکە ئەماش بابەتێکی گرنگە سەڵاتی ئەوروپیەکان بناسین چی داهێنانیەکیان کرۆ بەڵام زاناکانی کورد زۆر زانار بەڵێ ئەم زانا کە ئەڵین کووردە ئێمە بە چەند بەڵگەی ئەڵین کووردە یەک لە ناوچەی جەزیرە ژیاوە ئەو جەزیرە ناوچەیەکی کوردی بوو ئەسا کە کوردستان دابشکراوە ئەنا ناوچەیەکی کوردی بوو باکووری کوردستان دیاربەکر ئەمە هەر کورد بوون یعنی ئەمە ئێستایشۆ هەر دیاربەکر هەمووی کووردە و دانیشتوانەکەی کووردە. ئەمە بەڵگەیەکی ترمان ئەم زانایە یعنی لە وێنەکانە وێنەی شەڕواڵی کوردی جامدانی کوردی بەکارێناوە لە کاتژمێرەکانە ڕۆبۆتی دروست کرد و ئەم ڕۆبۆتانە بە هەر شەڕواڵی کوردی ئەم شەڕواڵی کە ئێستا ئێمە بەکارێنین جلی کوردی کردوتە بەر ڕۆبۆتەکان جلی کوردی کردوتە بەری ڕۆبۆتەکان بۆیە ئەم زانە بە هەموو پێوەرەکانی ماڵین زانایەکی کوردە بەڵام بەداخەوە لە ناو کوردستانی خۆمانە لە ناو کووردا گرنگێکی ئەوتۆی پێ نەدرا بەڵام پێش کورد ینی پێش عەرەبیش ئینگلیزەکان لە ساڵی هەفتاشوارە زانا هێڵ دێت کتێبەکەی وەرەگێڕێتە سەر زمانی ئەو دەستنووسە وەرەگێتە سەر زمانی ئینگلیزی دووەرگێڕاوەتە سەر زمانی ئەڵمانی لە ساڵی 380 ئێرانی نزیکەی 20 ساڵێنەوە پێشەکە وەرگێڕاوەتە سەر زمانی فارسی لەسەر زمانی عەرەبیش لە ساڵی 79 لەلایەن دکتۆر حەسەن یوسفۆ وەرگێڕاوەتە سەر زمانی عەرەبی. بەڵام بەداخەوە لە کوردیە ئێمە کە ئەم زانا ئێمە ئەڵین کووردە هیچ گرنگێکی پێ نەدراوە ینی هیچ زۆر کەمیش لەبارەیەوە نووسراوە زۆر کەمیش لەبارەیەوە نووسراوە خۆزگە کەسێک بواە ینی ئەم دەستنووسە چۆن وەرگێڕاوەتە سەر زمانی عەرەبی ئینگلیزی ینی لە پێشترە ئەم دەستنووسەی وەرگێڕایەتە سەر زمانی کوردی هەرچەند ئێمە ئەم نامی ماستەرە کە نووسیمانە دیاریکرااو بۆ نمونەڵێ لە 120 تا 150 ئەمە 170 پەڕێشمان نووسیوە ئەنا ئەمانتوانی زۆر بە دوور و درێژیتر لەسەر کارەکانی ئەم زانایە بنووسین. زۆر ڕاستە کەواتە بۆ ئەوەی ببێتە دەواازەیەک بۆ توێژەرانی تر یان نتوانین بڵین لە شارستانێتی ئیسلامی ئەوەندە زانا کوردەکانمان جێگە دەستیان دیارە کە ئیشیان لەسەر بکرێ یاخود گرنگی زیاتریان پێ بدرێەوە هەمان زانای تری کورد لەو بارە وەڵا دوای ئەمیش زانای تر هەیە بۆ نمونە کۆمەڵە زانای تر هەن کە ئێمە ئاماژەمان پێکردو لە دوای ئەم هاتوون نووسیوانە بەڵام ئەمانەی ئەم زانا شتەکانی تایبەت بوون ینی دوای ئەوە نووسراوە و شن نووسراوە ینی شتەکانی ئەم زانات کۆمەڵە شتی تایبەت بوون ئێستاژ ینی ئێستاژ دانسخەن ئەو شتانە کە ینی تۆ وەرە کاتژمێرە دروست بکەی ئەم کاتژمێرە مرۆڤ بە ڕۆبۆت دروست کراوە ئەم مرۆڤانە بۆ نمونە لە جۆرێک خۆزگە ڕسمەکان باتاتە سەر شاشە و نازانم وەڵا ئەگەر هاوکارانم ئەگەر ئاماد بوو بێ پیشانمانەدەن بۆی گەرچی قسەکردن لەسەر زانایان بەڕاستی تا زەسەری بڕۆین ڕەنگە هێشتا هەر قسەی زیاتر هەڵبڕێماوە ساسۆ دەستان خۆش بێ بەڕاستی دەستی جەنابی کاک دکتۆر زریانیش خۆش بێ پێم وابێ ئەویش چەند جارێک لەسەر و زانایی نووسیوە پێم وابێ هەر ئەم دوو بەڕێزتان تا ئێستا ئەو نێ من بینی بێتم بەداخەوە ئینشەڵا دەواازێکی باشتان کرد بێتەوە بۆ لێکۆڵەر و توێژەرانی تریش چ پەیامێکت هەیە چ قسەیەکت هەیە لەسەر شارستانێتی ئیسلامی یاخود ئیبن جەزری زانا موسڵمانەکان وڵی شارستانێتی ئیسلامی شارستانێتی دەوڵەمەە بەڵام بەداخەوە ینی ئەمە هەمومان ینی لەوە کەمتەرخەم بووین توانی جوانەکانی ئەم شارستانێتە پیشانی خەڵک بین خەڵک ینی باسی ئیسلامەکە هەر خەڵک وازانێ کۆمەڵەشتی ڕۆتینات و ئەوانێ بەڵام ئەم ئاین ئیسلام زانایانی مسلمان ئەوەمان بیر نەچێکەڵین ئەم زانایە مسلمان لە دەست نووسەکایە لە یەکەم دیڕیا بە بیسمیلا و بە ناوی خوا دەست پێەکە بۆی ئەم زانە ئیتر ئەمە ئەڵێن مسلمانە لە کۆتایە ئەوەم هەیە ئەم زانە لە ئێستا لە هەندێک سەرچاوە ئەڵێن کۆمەڵە کتێبی هەیە کۆمەڵە دەستنووسیە بەڵام ئەم زانە تەنها یەک دەستنووسی بووە دوای خۆشی کۆکراوەوە هەرچی کردووە نووسیوێتی دوای خۆی کۆکراوەتەوە کراوە بەم دەستنووسە پشتیوان بەخوای گەورە ئیشەڵا لە داهاتووی نزیکە ئێمەش ئەم کارەمان ئەەکەینە کتێبێک و بڵاو یەکەینەوە هەوڵ دەین داهاتوودا ئیشی باشتر و جوانتر لەسەر ئەم زانایە بکەین و دەستان خۆش بێ بە دڵایەوە گرنگە
بەڵێ بینەرانی عەزیز زۆر سپاس بۆ مامۆستا ئاسۆ محەممەد فەرەج توێژەر وەروە ماستەر لە زانستی شوێنەوارناسی سپاس بۆم دەرفەتەی بێمت بەخشی سەرکەوتوبی دووبارە پیرۆزبایت لێکەوە دەستی کاک دکتۆر زریانیش خۆش بێ گرنگتان بە بابەتێکی زۆر گرنگ و زانایەکی کوردی جێگە دەست دیارداوە سپاسانەکەی سپاس بۆم سەرکەوتوب ئینشاڵڵا دەستان خۆش بێ عزیزان ئێستاش بڵێ هاوکارمان سامان فەتاحمان لەگەڵەوەنیا لە خوورماڵەوە دیارە دوێنێ شەوی ڕابردوو درنگانێکی شەو دەنگێکی نامۆ وەروە بەرز لە ناوچەی خوورماڵ و دەوروبەری بیستراوە ئەمەش دڵە ڕاوکەیەک و وەروەها کۆمەڵێک بابەت هوروژاوە لە ناوچەکە هاوکارمان سامان فەتاح لەوێ زانیاریمان داداتێ دەربارەیە و ڕووداوەی شەوی ڕابردوو سامان سڵاوت لێبێ وەگەر زانیاریەکانمان بۆ بگوازیتەوە. بەڵێ هۆنیا پێم وابێ سامان جارێک لەگەڵمان بەردەوام نابێ ناوبڕێک و دواتر دەگەڕێن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاکە ئاکۆ هەتانە جبسی مارکۆ بەڵێ هەمانە مامە جبسێکی زۆر بەتامە. هەمیشە دڵم لاتە جبسی مارکۆی پەتاتە هەمیشە دڵم لاتە جبسی مارکۆی پەتاتە بەرهەمێکی ناوخۆیە ئەم جبسە مارکۆیە شێوە و ڕەنگی زۆر زۆرە تۆش لێ بخۆ بە نۆرە سادە و بیبەر و لیمۆ خۆم ئەی خۆم نایدەم بە تۆ سرکە و کەچەپ و پەنیر مارکۆ قەت نەکەی لەبیر هەمیشە دڵم لاتە جبسی مارکۆی پەتاتە هەمیشە دڵم لاتە جبسی مارکۆی پەتاتە. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێزان هاوکارانمان لە پارێزگای هەڵابجا ڤیدیۆیەکیان بۆ ئامادەکردن دەربارەی بڵاوکردنەوەی کۆبەرهەمی نووسەرێک. ناوە جێناوە کارە چاوگە هاوڕێکە دانێن ئێمە تاوەباکە نەمانەزانی کە مامۆستا جەمال بەو درێژ سەبارەت بەو ئیشەی من کە ئەمڕۆ دەریان خست من بە ماوەی 25 ساڵی ڕەبەقە بەبێ وەسان خەریکی ئەو ئیش و کارەم یعنی خزمەتکردنی زمانی هەورامی و لە زمانی ئەوەشا ڕێزمانەکەیەتی کە ڕێزمانەکە 5 بەرگە لەگەڵ بەرگێکی تر بە ناوی ڕێنووسی زمانی هەورامی بەلای منەوە و بەلای واقعی هەورامیەکانی شەوە کارێکی زۆر گرنگە و لەمەوە پێشکاری وا گەورە نەکراوە چونکە ئەمە چوومەتە سەر زمانەکەیان کە کرۆکی زمان ڕێزمانە بە وردی چوومەتە هەموو
کون و قوشبن و بنارێکی ئەم زمانە و بە شێوەیەکی ئەکادیمی یاساپەزێر هاتووەم بەش بە بەشی زمانی هەورامی ڕێزمانەکەیم هێناوەتە پێشەوە خەسوومەتە بەر تیشکی لێکۆڵینەوەیەکی وردی یاساپەزێر و دوای ئەوە چەندکەها کەس دیویانە ئەخیر جاریش لیژنەیەکی 6-7 کەسی بۆ گیراوە تەماشایان کردووە لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی خاڵبەندیەوە لە ڕووی ئیملاییەوە دوجاریش هاتوون لە ڕێی هونەریەوە بۆ دیزایانی کتێبەکانش دیزایەنێکی یان بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک کردووە و من وا هەست دەکەم ئێستا ئیتر بناغەی کۆشکی زمانی هەورامی داڕێژراوە باوەڕ ناکەم جارێکی تر بڕوخێ و بە هیوام هەورامیەکان ئەم مەسئلەیە زۆر بەجددی وەربگرن حکوومەت ناچار بکەن کە موافقت بکە لەسەر ئەوەی لە قۆناغە جیاکانی خوێندنە هەر هیچ نەبێ هەورامیەکان بیخوێنن و برایانی غەیرە هەورامیش سۆرانی و بادینانی بیخوێنن ئەگەر بە بەشێک لە زمانی کوردی ئەزانن ئەگەر بەشێک لە زمانی کوردیشی لێ نازانن وازی لێبێنن با خۆی بۆ خۆی نەشونما بکات و ڕۆڵەکانی خۆی لێ بپرسنەوە ئەمە چەنەها جاریش بە کاربەدەستانی دەوڵەتم گەیاندووە قوربان چەند بینین زەرورە بۆ پاراستنی چاو ئەوەنە ئەو ڕێزمانە پێویستە بۆ پاراستنی زمانی هەورامی. بەڵێ زیزانمان دەچینە لای پامبێرمان سەمافەتە لە هەڵبجەوە لەگەڵمانە و کۆمەڵێک زانیاریمان بۆ دەخاتە ڕوو سەبارەت بۆ دونگویانی کە دوێنێ هەبوو کاک سامان سڵای خوارد لێ بووم کاتێک باش زانیاریەکانمان بۆ بگوازەوە. بەڵێ سڵاتان لەبێ دیارە شەوی ڕابردوو دەنگێکی زۆر گەورە لە ناحی خورماڵ بیسترا من ئێستا لە ناحی خورماڵم هەڵبەت لەلایەن هاوڵاتیانەوە هەستی پێکرا و لە دەنگی تەقینەوە و لە جۆرەك لە دەنگی موشک دەچوو من ئێستا لە شوێنی ئەو ڕووداوم کە موشکێک کەوتووەتە خوارەوە ئێرە شوێنی ئەو موشکەیە کە کەوتووەتە خوارەوە بەڵام چووەتە ناو زەویەکە و نەتەقیوەتەوە دیارە هێز ئەمنیەکان لێران و چاودێری ڕەوشەکە دەکەن و کەمێک پێشەستا لەگەڵ بەڕێوەبەری ناحی خورماڵ قسەم کرد و زانیاریم لێ وەرگرت دەربارەیە و موشەکە و لە کوێوە هاتووە زانێکیە بۆ یاخودنا و جۆری موشەکەەکە ئاماژەی بۆ کرد هیچ زانیاریکیان بەردەست نییە دەربارەی موشەکەەکە لە کوێوە هاتووە و جۆری موشەکەەکە چێت تەنیا ئەوەندە دەزانن کە ئاگادار کراونەتەوە لەلایەن هاوڵاتیانەوە کە دەنگێکی زۆر گەورە بیستراوە و هاوڵاتیان و بەشێکی زۆری دانیشتوانی ناوچەکە هەستیان پێکردووە و جۆرەك لە جۆرەکان دڵە ڕاوکێش لەلایەن هاوڵاتیانەوە دروست بوو موشەکەەکە لە ئێستادا کەوتۆتە ناو زەویەکەوە چۆتە ناو زەویەکە و نەتەقیوەتەوە بەڕێوەبەری ناحیە ئاماژەی بۆ کرد کە پاش کەمێکی تر تیمی ئەندازەی بەڕێوەبەراتی ئاسایش دێنە ئێرە و موشەکەکە هەڵدەگرنەوە و موشەکەەکە پوچەڵ دەکەنەوە ئەوەی هەیە لە ئێستادا یەزامنیەکان و ئاسایش لێرەیە ڕێگە نادەن کەس نزیکی شوێنەکە بکەوێتەوە و بە ورایەوە مامەڵە لەگەڵ موشەکەەکە دەکەن و خۆشببختانە هیچ زانیاری هیچ زیانێکی بەدۆی خۆی دانەیە ناوەتەوە تەنیا ئەوە بووە جۆرەك لە جۆرەکان دڵە ڕاوکێ و ترسی خست بۆ ناو دڵی دانیشتوانی ناوچەکەەوە و ئەو سنوورە دیاری کراوە وەک دەبینن لە ئێستادا کە هیچ کەسێک بۆی نییە نزیکی موشەکەەکە بکەوێتەوە و میداکار و ڕۆژنامەنووسەکانیش لە دەرەوەی ئەو ناوچەیە ڕووماڵی بابەتەکە دەکەن ئەوەی کە هەیە ئەو ترس و دڵڕاوکەی کە شەوی ڕابردوو لە دڵی خەڵکا دروست بوو ئەم موشەکە بووە کە دەنگێکی زۆر گەورەیە بووەوە سامان چۆن پشتڕاست کراوەتەوە ئەو بەشەی کە لە ئەرزەکەیە بینراوە پشتڕاست کراوەتەوە موشەکە یاخود کەسانی پسپۆر ئەو بەشەی کە لە نێو خاکەکەیە دەبیندرێ بینیویانە پشتڕاستیویان کردەوە موشەکە لە کۆتایە و ناوچەیەکی سنووریە هەیە موشەکەکان لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستانەوە هاتوۆتە ناو هەرێمی کوردستان یاخود
لە ناوخۆی هەرێمی کوردستان لە شوێنێکی ترەوە ڕاستەیە وێکراوە. بەڵێ شوان تاکو ئێستا ئەو زانیارانە پڕژاز نەکراونەتەوە بەڵام ئەوەی هەیە کە هەستەکرێەوە بەڕێوەبەری ناحێش خۆی ئەوەی پڕژاز کردوتەوە لەگەڵ هێزە ئەمنیەکان کە شەوی ڕابردوو تەواوی شەوی ڕابردوو بە دوواداچوونیان کرد وەگەڕان بە دوایەوەی کە ئەو موشەکە بزان لەکوێ کەوتۆتە خوارەوە موشەکە یان تەقینەوەیە بەڵام بۆیان دەرکەوتووە کە موشەکەەکە لێری داوە و کەوتوتە خوارە و ڕۆچوتە ناو زەویەکەەوە لە ناو زەویەکەشان نەتەقیوەتەوە بەشێکی گڵەکەش کەوتوتە سەر موشەکەەکە بە شێوەیەک لە شێوەکان دیار نییە بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لەلایەن بەڕێوەبەری ناحێوە لەلایەن ئاسایشەوە پژڕاست کراوەتەوە کە شوێنی ئەو موشەکەیە کە کەوتۆتە خوارەوە و چاوەڕێیەکەن لە خولەکەەکانی داهاتوە لەلایەن تیمی ئەندازەی بەڕێوەبەراتی ئاسایشەوە پوچەڵ بکرێتەوە هەڵبگیرێتەوە. سامان باسییان لەوە کرد کە دەنگەکە لە دوو بەش پێگاتەوە هەر هەمان حاڵەت بۆ بە دوو جار دەنگیاتۆ یاخود ئەکرێت دوو موشک بن و موشکی ترێشتان نەدۆزرابێتەوە. لەلایەن ئاسایش و هێزە ئەمنیەکانەوە گەڕان بۆ ئەو بابەتانە بەردەوامە گەڕان بۆ بەردەوامە کە یەک موشک بووە یاخود تەقینەوەی تر بووە یا موشکی تر بووە یان درۆن هاتبێت و لە ئاسمانی پارێزگای ئاڵەبجە بە تایبەت ناحەی خورماڵ کەوتبێتە خوارەوە دەنگۆکان زۆرن شوان قسەکان زۆرن بەڵام قسەی دروست ئەوەیە کە لە ئێستادا تەنیا ئەم موشەکەیە و دەنگۆ بڵاو کراوەتەوە لەوەی کە بۆن مونام لە گوندی ئەڵام پێدرابێشە و درۆن دابێتی لە خورماڵ یعنی جۆرەك لە جۆرەکان لە شاخی وەرامانی دابێ بە موشک بۆمباران کرابێت تۆ باران کرابێ بەڵام ئەمانە هەمویان دوورن لە ڕاستیەوە جۆرەك لە جۆرەکان دڵە ڕاوکێشی لا و خەڵکە دروست کردبوو ئەوەی هەیە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لەلایەن بەڕێوەبەری ناحێوە کە پشتڕاست کرابێتەوە و گەڕان و بە دوواداچوونیان کردبێ تەنیا ئەم موشەکەیە کە لە ئەم زەویە کشت و کاڵیا کە بۆیسانی شوتیشە کە لە ئێستادا کەوتۆتە خوار و ڕۆچۆتە ناو زەویەکەوە چاوەڕێی تیمی ئەندازی بەڕێوەبەراتی ئاسایشەکەن بۆ هەڵگرتنەوەی. زۆر سپاس بۆ پامێرمان سامان فەتاح لە خورماڵەوە لەگەڵمانە بوو بە هێوای سەلامەتی بە هاوڵاتیان دووربوون لە هەر هەواڵێکی ناخۆش و زەرروزیانێک ئەزیزان دەچینە لای تەوەری سێممان کە باس لە یەکێک لە شوێنە تایبەتەکانەکەین کە ئەویش شوێنەکانی ماڵی خۆی گەورەیە ماڵەکانی خۆی گەورە کە شوێنێکی تایبەتە ئەمڕۆ باس لە مزگەوتەکان دەکەین لە ڕووی تەلارسازیەوە کە شوێنێکی ئارامە مسلمانان ڕۆژانە ڕووی لێ دەکەن و لە جیهاندا زۆر گرنگی بە مزگەوتەکان دەدرێت چەندین دیزایانی سەرنجڕاکێش و برەودان بە تەلارسازی مزگەوتەکان درا و بەرەو پێشچوونی بەخۆبینیوە ئەمڕۆ لەگەڵ تەلارسازێک ئەندازیارێکی تەلارسازی کە ئەویش زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد باقر بەڵخەیە باسییان بابەتە دەکەین مامۆستا ئەحمەد بەخێربەی سپاس بە ئامادەبوون لە بەخێر بەناخوا مامۆستا کورتێک لەسەر مزگەوتەکان باس بکەین و مێژووی پەرسەندنی دیزای مزگەوتەکان لەکێوە دەستی پێکردووە. مزگەوت ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە تەشکیل و پێکهێنانی شارستانەتی ئیسلامیە بۆیە گرنگە ئێستا قسە لەسەر بکەین و لە زۆر ڕووی تریشەوە ئەمە زۆر تەرکیزمان لەسەر ڕۆ تەلارسازیەکەیەتی ئەکرێت لە زۆر ڕووی تریشەوە قسە لەسەر بکرێت. ئەو ڕۆڵە سەرەکی کە هەی بۆ ئەگەڕێتەوە بۆ یەکەم مزگەوت کە لە مەدینە دوای کۆچی مسلمانان لە مەکەوە بۆ مەدینە بە فەرمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو یەکەم دامەزراوەی دەوڵەتی ئیسلامی لە پایتەختی دەوڵەتەکەیە کە مەدینە بوو ئەو ڕۆڵی پێدرا بۆ پێی کە مزگەوت لەو شارە بچووکەیە بوو بە شوێنی تەشریعی وەکو پەرلەمان شوێنی عیبادی بۆ نوێشکردن بوو بە شوێنی فەرمانڕەوایی وەکو کۆشک و تەلاری وڵاتانی تر بوو بە شوێنی تەنانەت دادگاییکردن و مەحکەمەش جگەل لەوەی شوێنی کۆکەرەوەیەکی کۆمەڵایەتی بوو کۆکەرەوەیەکی ئاینی بوو کۆکەرەوەیەکی تەنانەت ئامادەکاری بۆ جیهاد و بۆ بۆنەکانی تر هەر لەوێ ئەکرا بۆیە هەر لە سەرەتاوە ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە پێکهێنانی شارستانەتی ئیسلامی لە هەموو ناوچەکانی تریشە و ئەمەش وای کرد گەشەی شارەکان بە جۆرێک بێت کە مزگەوتە سەرەکیەکانی ئەو شانە بکەونە چەقی شارەکانەوە هەموو ڕێگا سەرەکیەکان بگەڕێنەوە بۆ لای مزگەوتەکان بازار لە دووری مزگەوتەکانە دروست بێت بە خۆویستانە یا خۆنەویستانە کاریگەری هەبوو لەسەر هەموو جومگە و کایەکان و لێرەکانی شارستانەتی ئیسلامیە وەکو
لایەنە مێژوویەکەی لە ڕووی تەلارسازیەوە یەکەم مزگەوت و ئاماژەمان پێکرد مزگەوتی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم شاری مەدینە یەکەم مزگەوت زۆر سادە بوو حەوشەیەکی گەورەی لاکێشە بوو لە هەر چوار لاوە دیوارێکی بەرزی بۆ کرابوو یەک دوو دەرگای هەبوو لە بەشی پشتەوە دیوارێکی ڕووی لە جنوب بوو واتە ڕووی لە قیبلە بوو بەشی پێشەوەی زۆر بە سادەی بە دارخورما و گەڵای دارخورما کەپرێکی بۆ کرابوو بۆ سێبەر و بۆ چەند ڕێزێک بۆستن بتوان نوێش بکەن ئەمە هەموو مزگەوت بوو بەبێ هیچ تەفسیل و زیادەیەکی کە لەبەرەوە ئەکرێ ینی مزگەوتێک تەنها موسەڵایەک بێت و سەقفێکی هەبێ بۆ پاراستنی مسڵمان نوێژی تیا بکرێت بە تەنیشتی مزگەوتەوە چەند ژوورێکە بوو ژووری خێزانەکانی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم واتە دیواری مزگەوت هەم دیواری مزگەوت بوو هەم دیواری ماڵی پێغەمبەری خوا بوو ئەمە سەرەتایی مزگەوت بوو لە ڕووی تەلارسازیەوە بەبێ هیچ زیادەیەک تاوان ئەمە ئەگونجا لەگەڵ تەلارسازی ئەو ناوچەیە بۆ پێی کە عەرەبەکان لەو کاتەیە بە زۆری دەشتەکی بوون ئەو چەند شارە بچووکەی کە هەبوو وەکو مەککە و مەدینە و شارەکانی تری وەکو تایف وانە لە ڕووی تەلارسازیەوە زۆر سادە بوون زۆر بیدایی بوون خان و بیناکانیان زۆر شتیز بیدایی بوو ئەوە ئەگونجا هەر لە سەرەتاوە کە وڵات ئیسلام گەشەیە کرد بەتایبەت لە سەردەمی خولەفای ڕاشدینە دواتر سەردەمی ئەمەویەکانە بەشێکی زۆری باکووری ئەفریقیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تا نزیکی هند ڕۆشتن لە هەموو شارێک مزگەوت دروستەکرا بە پێی تەلارسازی ئەو ناوچەیە لە سەرەتا بەم شێوەیە بوو هەر خسۆ لە شوێنی خۆی چۆن ئەیزانی بینا دروست بکە بینایەکی دروستە کرد پێشتر بۆ منە لە سەردەمی لە سەرزەویەکانی ساسانیەکانە ئاتەشکەدە هەبوو بە جۆر لە جۆرەکان ئاتەشکەدەکەیان ئەکرد بە مزگەوت یا شتێکی وەکو ئاتەشکەدەیان ئەکرد بۆ مزگەوت بەڵام ڕووی لە قیبلە بێت شوێنێک بە نوێژ بکرێت ڕووی لە قیبلە بێت یا لە شامە وەکو کەنیسەکان مزگەوتیان دروستە کرد یا لە میسر و باکووری ئەفریقیا و ئەندەنوسیا بە هەمان شێوە وەکو کەنیسەکان یا وەکو مەعابیدی قیبتیەکان و میسریەکان بەڵام ئەوەی کە تەتەورێکی زۆری پێکرد لە سەردەمی ئەمەویەکان بوو کاتێکە پایتەختەکەیان لە دیمەشق بوو و دیمەشق شارێکی دێرینی دەوڵەمەند بوو لە ڕووی تەلارسازیەوە پێشتر مەسیحیەکانی تیا بوو ڕۆمیەکانی تیا بوو کەنیسەی زۆر ناوازیان هەبوو لە ڕووی تەلارسازیەوە بە ئەنواع وردەکاری و تەفاسیلەوە بە تایبەت کە مزگەوتی ئەمەویەکان کە ئێستا مزگەوتی ئەمەویەکانی دیمەشقی پێوترێت کە دروستیان کرد هەر لەسەر شوێنی کەنیسەیە کە دروستیان کرد بە کەرەستەکانی ئەو کەنیسەیە کە ڕووخا بوو مزگەوتەکەیان دروست کرد بۆیە زۆر شتیشیان زۆر شتی مزگەوتەکەش دیزانەکەی چووە سەر دیزانی کەنیسەکان بۆ سەردەمە کاریگەر بوو بە بیناسازی ئەوان بەڵێ بوون منەسە من کاریگەرەکان ئارزەکەم چۆن بوو ئەوەی کە وەکو خەریتی سەرەتایی چوە سەر هەمان دیزایانی مزگەوتی مەدینە بۆ پێی کە موسەڵایەکی هەبوو لە بەردەم موسەڵاکەیە لە پێش موسەڵاکە سەحنێکە واتە حەوشەیەکی فراوان هەبوو موسەڵاکە ئەوەیە کە شوێن نوێشکردن بێت و سەقفێکی هەبێت تا ئەمە وەکو نەخشە سەرەتایی بەڵام دوجار نفسی ئەو منارەی کە پێشتر لە کەنیسەکانی ئەو شارە و خودی ئەو کەنیسەیە کە لەو شوێن ڕووخا بوو شێوەیەکی چوارگۆشەی قەبەی هەبوو ئێستاوان ماوە مزگەوتی ئەمەیەکان بۆیە باسیەکەن دەتوان نمونەی هەیە نمونەی هەیە منارەیان بۆ دروست کرد بۆ نمونە ئەو تەفسیلێک کە لە کەنیسەکانە هەبوو ئەو قەوسانە و جۆری ئەو بەردەی کە بەکارهات بوو جۆری ئەو زەغرەفەی کە هەبوو هەرچەند زەغرەفەکان تۆزێ فەرقی هەیە بە حکومەوەیەکە زەغرەفەی ئیسلامی زۆرتر زەغرەفەیەکی ئەبستراکتی گیاییە بە بەراورد بە زەغرەفەی کەنیسەکان کە زۆرتر با بڵێن تەجسیدی پەیکەر و مرۆڤی و بەڵێ بەڵام مەسەن ئەو شتەی کەش کە ئیستیعارەیان کرد وەریان کرد دروستدانانی قوبەیەک بوو لەسەر مسەڵاکە یا کۆمەڵی ڕێواق ئەمانە هەمووی وەرگیرا بوو تەنان ئیزافەکردنی میحرابیش بە هەمان شێوە بۆ پێی کە لە کەنیسەکانە میحرابە بوو لە مەعبەدەی یۆنانی و قبتی و ئەوانەیە بە هەمان شێوە میحراب هەبوو بەڵام لە بریەوەی کە لای ئێمە ئیمام تایە بۆسێت و پێشنوێژی بکات لەوێ پەیکەری باوڵێن خاوەندەکانی لێبوو یا پەیکەری ئەیسای مەسیح و مریەمی تیا بوو بەم شێوەیە مزگەوت لە سەردەمی ئەمەویەکانە بە توانین بڵێ چۆ قۆناغێکی بەڵێ بە سوودوەرگرتن لە ئەزمموی شارستانیەتەکانی تر بەتایبەت شارستانەتی شام و مەسیحیەکان چۆ قۆناغێکی ترەوە تەفاسیلی زۆری بۆ ئیزافەکرا مزگەوتی قوبەتە سەخرەیان لە ئۆرشەلیم لە قودس دروست کرد مزگەوتی قودسیان نۆژەن کردەوە بە هەمان شێوە بۆ شێواز و ستایلانەی کە پێشتر لەو ناوچە کەنیسە دروستکرا بوو تەنانەت مزگەوتی مەدینەشیان نۆژەن کردەوە ماڵی پێغەمبەریان صلی الله علیه وسلم ڕووخاند خستیان سەر مزگەوتەکە هەرچەند ئەو کاتێش کۆمەڵێک
صحابي و تابعين أكرتون صحابي كان ما تابعين ويا تابعين تابعي كان هبون مخالف بون للسروي كبجورة شوازك بمينة بلام كرديان أما كان أوان كرد مناريان بو إضافة كرد محرابيان بو إضافة كرد أما واي كرد دواجار كسلسلة كانت حكومة كانت أهاتنا سر دور بقرنجي وسيري مزقوت كان بو شنك بيشتر بتعبير سردمي خليفة كان خلفاء راشدين مزقوت زورتر قابلين جانبك ديني هبو بزوري ووظيفي هبو طالما سردمي أموية كان زورتر جانبك رمزي هبو أوان وەکو ڕەمزی دەسەڵاتی خۆیان سێریانە کە تا مزگەوتەکان گەورەتر و ڕاقیتر بوونە هەستیان بە باڵن وا پیشان ئەدا کە ئەمە سوڵتە و دەسەڵاتی خۆیان پیشانەدەن هەرچەند لە سەردەمی ئەمەیەکانیشە بە هەمان شێوە کۆشکیان دروست کرد لە پاڵی مزگەوتەکانە یعنی پێشتر لە سەردەمی خەلیفەکانە کۆشک نەبوو مزگەوت دەوری کۆشکی ئەبینی بەڵام ئەوان هاتن کۆشکیشیان لەگەڵ مزگەوتەکانە دروست کرد لیماڕەوەیان جیا کردەوە دواتە زۆر بە خێرایی تێپەڕین عەباسیەکان هاتن عەباسیەکان کە خۆیان بە جیاواز ئەزانی لە ئەمەویەکان پایتەختیان لە دمەشقەوە گواستەوە بۆ بەغا مزگەوتی سامەڕایان دروست کرد بۆ منارە مەلەویەکەی سپایڕەڵەکەی زۆر جیاوە تایبەتە ناسراوە یەکێکە لە گەورەترین مزگەوتەکان بە درێژایی مێژوو بە ئێستەشەوە و مزگەوتی تریشیان لە قەیرەوان و لە میسر دروست کرد بەم شێوەیە دواتریش فارسەکان دواتر کە دەوڵەتی خۆیانیان هەبوو سەلجوقیەکان و ئیلخانیەکان و تەیموریەکان و سەفەویەکان و یا لە یەمەن و لە ئەندەلوس و ئەوانە ئەیوبیەکان و فاتمیەکان دوجار کە ئاهاتن حکمیان ئەکرد هەر یەکە لەمانە شتێکیان ئەگۆڕی لە مزگەوتەکانە طبعا خۆی زەمن ئەگۆڕا کە زەمن ئەگۆڕا شت ئەگۆڕا سەقافە ئەگۆڕا کولتورە گۆڕا تێکەڵاوی سەقافیەکان تر دروستە بوون يعني بما بست بوبيا بما بست بوبيت شد إضافة أكلاب ومزجوتان شد كما كلا لمزجوتان كان و تطوري كوتاي لسردمي عثماني كان بو كفترة كي زور حكم يعني كد لو بريدة صلاة أبو النوشي كي زور برفراواني دولتي إسلاميان لجل كنترول أبو توانيان بس سودور قرتن لعماري غربي بيزنطية كان لإسطنبول لشرقي أوروبا بس دوورگرتن لە عیمارەی ئەوان توانیان گۆڕانکاریێکی جەوهەری لە مزگەوتەکانە دروست بکەن بە کورتێکی گەر مێژوە کورتکەینەوە مزگەوت لە شێوازێکی سادەی حەوشەیەکەوە گۆڕا بەم شێوازە با بڵێن زەخمەی کە ئێستا هەیە بۆ هەموو وردەکاریەوە و لە سەرەتاشەوە کە باسم کرد زۆر سادە بوو مزگەوت تەنها موسەڵایەک بوو لەگەڵ حەوشەیەکە یا حەوشەیەک بوو بەشێکی وەکو موسەڵایشێکرد دواتر بۆ نمونە هەر لە مزگەوتی ئەمەویەکان لە دیمەشق با بڵێن موسەڵاکە بەو شێوە فراوان کرا پای زۆری بۆ دانرا پایەکان کە ئەچوتە ناوە یا کە ئێستا ئەچوتە ناوە هەستەکە ئێمە دارستانی دارخورمایە و سەری سەقفەکەی ڕاگرتووە حەوشەیەک یا سەحنێک لە سەرتاوەیە چتە سەحنەکەەوە بە چواردەوری یا ڕیواقێکەیە زۆربەی کات ڕیواقەکان ژوورن و بێتە شوێنی مەدرسە دواتر منارە ئیزافە بۆ منارە هەرچەند لە هەندێک شوێن بۆ شوێنی بانگدان بوو بەڵام لە زۆربەی کات شارهەوەکو سیمبولک و ڕەمزێک دەوری بینیەوە بە ئێستەشەوە قوبە وەرگیرە لە عیمارەکانی ترەوە ئیزافە کرا بۆ سەر مزگەوت لە هەندێک شارستانیە تا هەیوان ئیزافە کرا لە ناو مزگەوتە وکوتمان میحراب و منبەر ئیزافە کرا هاتوونە سەردەمی پێغەمبەری صلی الله عليه وسلم منبەر هەبوو بۆ شوێنی خوتبەدان هەرچەند شتێکی سادە بووە چەند پلەیەکی هەبووە بە پێی سەرچاوەکان تەنها سێ پلە بووە و ئەو سێ پلێش بەس بووە بۆ ئەوەی کە دەنگی بگا بە ئەو کەسانی کە ئامادە بوون بەڵام ئیتر دواتر مەقسوور زۆر باشە مامۆستا ئەحمەد ئەو مێژووی باست کرد ئەو قۆناغانی کاریگەربوون بە شارستانێتەکان مزگەوتی خستۆتە قۆناغێکی گرنگترەوە ئەی خودی پێویستبوونی کۆمەڵێک بابەتی مزگەوت چۆنێک وای کرد کە جیاوازی هەبێت لە دیزایانی مزگەوتەکان بۆ نمونە ئێمە مزگەوتمان هەیە جامیعە واتە نوێژی هێنی تیاکرێ مزگەوتمانەیە هەر ئاسایی با بڵێن ڕەنگە پێویست نوێژی هێنی تیاناگرێ مزگەوتمانەیە مەدرسە و حوجرەی تیابووە ئەم قۆناغانەی تر لە ڕووی زانستی و لە ڕووی شەرعیەوە چۆن تەسیری لە بیناسازی مزگەوت کرد کە پێویستکە مزگەوتێک دروست بکرێ بە کۆمەڵێک ڕێواق و ئوسکوب و بیلاتە و حوجرە و حەوز و ئەو بابەتانی تریشەوە پرسیارەکە تەواو بەتاکید کە سەردەمەکان ئەگۆڕا پێویستی تر ئەهاتە ناوە
مزگەوتەکان ڕۆڵیان جیاواز ئەبوو بەهۆی جیاوازی ڕۆڵەکەیانەوە شتێکی بۆ ئیزافە ئەبوو زۆر ڕاستە هەندێ مزگەوت ئەبوو بە مزگەوت مەدرسە یعنی مزگەوتیش بوو مەدرسەش بوو هەندێ مزگەوتی جامع بوو نوێژی هەینی تیاکرا یا نوێژی جەژنەکانی تیاکرا هەندێ مزگەوتی پێنج فەرزە بوو ئاسایی لە کۆڵانەکان قەراخی شارەکانە یا لە شارە بچووکەکانە هەبوو ئێستا جۆری جیاوازی تری مزگەوت هەیە هەرچەند لە سەردەمی لە کۆنیشا وەکو پێشتر ئاماژەم پێکرد بەشێک لە دەسەڵاتداران مزگەوتیان وەکو هێمایەک بۆ دەرخستنی دەسەڵاتی خۆیان سریانەکرد بە ئێستاشەوە هەیە ینی بۆ نمونە لە سەردەمی سەدام هەوڵیدا مزگەوتێکی فراوان زۆر گەورە و ناوازە دروست بکات هەر بۆی کە بڵێ مەسەڵەن مزگەوتی سەدام و لە سەردەمی سەدامان دروست کراوە لە وڵاتەکانی تریشە یعنی سەر لە تورکیاش بە هەمان شێوە دوو محاولی وا کراوە لە وڵاتەکانی تریش بەرد هەبووە تەنانەت لە مالێزیا هەبووە لە ئەندەنوسیا ئەو حرەکانە هەبووە یعنی زۆرتر مزگەوتی سیاسین یعنی بە واتە بڵێ مزگەوتی تری هەیە یعنی مزگەوتی تریش هەیە ئێستا لە ئەوروپا جۆرێک تری مزگەوت هەیە وەکو مزگەوتی کۆمیونیتی پێ ئەوترێت وەکو ڕێکخراوێک وایە ڕێکخراوەکە و دەوری مزگەوتیش ئەبینێت جۆری جیاواز هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی سێ جۆری سەرەکی مزگەوتمان هەیە لە ڕووی تەلاسازیەوە جۆری یەکەمیان جۆری عەرەبی پێ ئەوترێت یا هایپۆستایلی پێ ئەوترێت ئەوەیە کە مەسەڵایەکت هەیە وەکو دارستانی دارخورما پڕە لە پایەیە ئەم پایانە سەقفێکیان ڕاگرتووە پێش ئەوەش سەحنێکە یا حەوشەیەکی فراوانمان هەیە کە بە چواردەورە ڕیواقێک هەیە وەکو دیزانێکی سەرەتایی ئەمە زۆربەی دەوڵەت عەرەبیەکان بەم شێوەیە تا ئەندەنوسیاش بەم شێوەیە لەسەر شاشەکە بینێت بەڵێ ئەوە ئەندەنوسیا بەڵێ جۆری کەمان هەیە مزگەوتی ئێرانی جۆری فارسی با بڵێن یا سەلجوقی ئەوەیە ئەو سەرەکیەکە سەحنەکەیە نەک موسڵاکە سەحنێکمان هەیە ینی حەوشەیەکی گەورەمان هەیە لە ناوەڕاستە لە هەر چوارلاوە چوار هەیوانمان هەیە ینی لە هەر لایەکەوە هەیوانێکی گەورەمان هەیە کە ئێستا زۆرتر وەکو مەدخەل خەڵک ئەیناسێت وەکو گەیتێکی گەورە بێکە سەرەوەی قەوسێکی گەورەیە و هەندێکجا قوبە و یا دوو منارە لەم لاولەوەیە ئەمە وەکو هەیوانی پێوتێت کە سێ لای گیرا و لایەکی بەتاڵە ڕووی لە حەوشەکەی و پشتی ئەوەش تەواو مستەقەفەکە زۆربەی کات لە عیمارە سەلجوقیەکانە پایە و قوبە بووە یا پایە و قەوس بووە ئەمە جۆری دووەمێتی جۆری سێم جۆری عوسمانیەکەیەتی کە پێویشی ئەوترێت قوبەی مەرکەزی یا سنترال دۆم ئەگەر بینی بێتمان باوەڵی مزگەوتەکانی ئیستانبول و یا عوسمانیەکانە قوبەیەکی گەورەی مەرکەزی هەیە کە بەشێکی زۆری مزگەوتەکەی داپۆشیوە و بە چواردەوریا چۆن قوبەیەکی تر ئەمەش بۆ ئەوەی کە زۆرترین مەساحەمان هەبێ بەبێ پایەکان بۆی ڕیزی نوێشکردن قەتع نەکات ئەمە لەسەر شاشەکە هەیە تقریبان چوار جۆر ئاماژە پێکا لە جۆرەکان جۆری هندیە بەسەر جۆرە هندیەکەش چیتەوە سەر جۆری ئێرانیەکە بۆ پێی کە حەوشەیەکی ئەمیان عوسمانیە بۆ جۆری کە قوبەیەکی گەورەی مەرکەزی هەیە ئەمیان ئەندونسیە سەحنێکەیە وەکو دارستان دەورە بینێت ئەمەشیان ئێرانیەکە حەوشە گەورەی هەیە زۆر جار ناو حەوشەکەیە فوارە و حەوزی بۆ دەستنوێژگرتن ئەم سێ جۆرە سەرەکیەمانەیە هەرچەند لە چینیش جۆرێکە هەیە لە شێوازی عیمارەی چینی ئەچێت بۆ جۆری کە حەوشەیەکی فراوان هەیە و لە ناوەڕاستیە بە چەند کوتلەیەکی جیاواز شوێنی نوێشکردنمان هەیە مامۆستا ڕۆژی دیزایانی مزگەوتەکان لە کوردستاندا چۆنە لێرە زیاتر چی دیزایینێکمان پێڕۆکرۆل و دیزاینانەی کە باسە کرد و تا چەندێک پەڕی پێدراوە کوردستان بەداخەوە بە حکمی ئەوەی کە ئەو شارانەی کە لە کوردستان هەبوون یا شارەکان زۆر بچووک بوون یا قەت لە هیچ قۆناغێکی باڵێن ئەمە 1400 ساڵەی شارستانیەتی ئیسلامیە ناوەندی بڕیاردان نەبوون یەکێک لەو شارانە کە گرنگ بووە بەسن باسی قشای باشووری کوردستان بکەین هەولێرە هەولێر بە کۆمەڵی قۆناغی گەورەبوون و بچووکبوونەوەیە زۆر تێپەڕیوە یعنی تا کۆتایی سەدەکانی ڕابردووش ئەوە نەبچووک ببوویەوە یعنی بەشێکی زۆری وێران بووە نەبچووک بوویەوە قەتیزما بوویەوە لە قەڵاکەیە و چەند خان و چەند گەڕێکێکی دەوروبەری قەڵاکە بە مەرجێک لە پێشووترا زۆر فراوانتر بووە یعنی بۆ پێی کە ئێمە ئەزانین منارە زۆر دوورە لە قەڵاوە بەڵام منارەی چۆلی و لە خوار قەڵاوە زۆر دوورە لە قەڵاوە مزگەوت بووە و یعنیش ناوەندی شار بووە بەڵام لە
کۆتە لە سەرەتای سەدەی ڕابردووە دۆکیومنت وێنەی کۆنەیە کە شار تەنها ڕیچ دروستیەکە هەر قەڵاکەیە تەنانەت منارەکە چۆڵ منارەکە زۆر دووری بۆیە قەت مزگەوت بەو جۆرە لە شار لەم شارە بچووکانەیە با بڵێن زۆر بە فۆرمی گەورە دروست نەدراوە لە ڕاستیە هەرچەند لە سەرەتای ئیسلامە کۆمەڵێک مزگەوت دروست کراوە بۆ نمونە مزگەوتی گەورەی خوڕماڵ مزگەوتی ئامێدی و لە شارەکانی باکووریش بە هەمان شێوە کۆمەڵی مزگەوتی دێرین هەیە مێژوەکەیان بۆ سەرەتای ئیسلام ئەگەڕێتەوە بەڵام دواتر بە حکمی ئەوەی کە وتم ناوەندی بڕیاردان نەبوون ئەو کەسانی کە ئەم ناوچەیان حکم کردووە گرنگێکی ئەوتیان پێنەداوە مزگەوتەکانیش هەر بۆ جۆرە بە خەڵک زۆر جار بە ناشارەزایی دروستیان کردوون بینت باسی مزگەوتە تازەکان بکەین ئێستا زۆر بە وازحی بەڕوونی دیارە مزگەوتەکان زۆربیان ناچنەوە سەر هیچ کەم لەم سێ شێوازی کە باسمان کرد زۆربیان بەدەرن قورسە بتوانین ڕەبتی کەیتەوە بە یەکێک لەم سێ شێوازی کە باسمان کرد ئەگەریش ڕەبتی کەیتەوە لە زۆر ڕوویترەوە جیاوازە لێ وە کێشەمان هەیە لە ڕووی مەسەن وەزیفەشەوە مەسەن بارزترینیان کە قسەی لەسەر بکەین ئەمەی کە باسێکەمە بەسم ئەوەیە بڵێن وەزعی دیزایانی تەلارسازی لە ڕووی تەلارسازی مزگەوتەکانی خۆمان باش نین کێشەی زۆرمان هەیە هەمان بۆ بە ئێستشەوە هەمانە نمونەیەکی زۆر بارز کە باسەکەم مزگەوت ئەبێ مەدخەلەکەی لە پشتەوە بێت بۆی ڕیزەکان لە پێشەوە تەواو بن کەسێک لە پشتەوە داخڵ بوو بچێتە ڕیزی کۆتاییەوە و هیچ گرفتێک دروست بەڵێ تەشویشێک بۆ نوێشخوێنان دروست نەکات لای ئێمە زۆربەی مزگەوتەکان پێچوانەوەیە مەدخەلەکە لە پێشەوەیە یانی بە بەردەم نوێشخوێنانە داخڵ ئەبێت ئەمە باسی شتەکانی کە ناکەین لە ڕووی ستایل و لە ڕووی قوبە و لە ڕووی شێواز و لە ڕووی قەبار و ئەم شتانە لەبەرەوە کێشەمان هەیە لە دیزای مزگەوتەکانە چ کۆنەکان بەسمەوەی لە سەدەی ڕابردووە دروست کراون چ تازەکان کێشەی سەرەکی تازەکان ئەوەیە کە هەویەمان نییە واتە جگەلەوەی کە مزگەوتەکان هیچیان لە یەک ناچن زۆربیان لە یەک ناچن هەرێکە و بە جۆرێکە لە ئاوازێکە خوێنەیە کێشەی دووەم ئەوەیە کە توانین بڵین ڕەبتی نییە بە کوردستانەوە ڕەبتی نییە بە تەلارسازی کوردیەوە ئەگەر هەمان بێت تەوان هەمانە ینی هەست ناکە ئەمە مزگەوتێکە لە شارێکی کوردیایە کاتە کێ بەرپرسەماوە سیاسی ئەمە دەوڵەتی حاکممان هەیە لە کوردستان مزگەوتی زۆرەکرێتەوە بە دیزایانی زۆر جیاواز بە پارەی زۆر وەکو باسکردیانێ ئێستا هەر کەسێک تۆزێک شارەزایە بێ بە جوانیاڵی ئەمە تورکی ئەمە ئەندەنووسی ئەمە عوسمانیان ئەمە ئێرانیان ئەنوا مزگەوتمانەیە لە قوبەوە لە زەخرەفەوە بۆ کێ بەرپرسە لەمە گرفتەکان لەکوێوە بۆچی گرنگی بە بیناسازی کوردی مزگەوتی کوردی نادرێت هەمومان بەرپرسین بەڵام ئاتەن بۆ بڕیاردان لە بابەتێکی گرنگیوە هەمووی بەیەکەوە ناتوانین بڕیار بدات ئەبێ ناوەندێکی بڕیاردانمان هەبێت من خۆشم بە بەرپرسە زانم وەکو مامۆستایەکی زانکۆ تەوا من کەم قسانە سەر مزگەوتەکەم بۆ پێەیە کە من تێزی دکتۆراکەم لەسەر مزگەوت بۆی ڕێگە بە خۆمەتەم هەندێک بابەت باس بکەم وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو زانکۆ بەرپرسە زانم لە ڕێکخستنی لە سەرەتا وەکو بۆ ڕوونکردنەوەی خودی مزگەوت و ئەبێ مزگەوت چۆن بێ و دیزاینەکەی چۆن بێ من زانکۆ بە بەرپرسە زانم ڕاستیە بەڵام بەرپرسی یەکەم بۆ بڕیاردان ئەکرێ بڵێن وەزارەتی ئەوقافە و بەڕێوەبەرایەتیەکانی ئەوقافن هەر بالمناسبە وەزارەتی ئەوقاف شتێکی لەو جۆرەی کردووە بەڵام کێشەکەمان لە میکانیزمەکە و نەتیجەکەیەتی چۆنیان نە میکانیزمەکەی میکانیزمێکی بابەتی و ئەکادیمی و گونجاو بوو نە ئەنجامەکەشی ئەنجامێکی باش بوو ئەگەر بە زیاتر وەزارەتی ئەوقاف چی کردو ینی داوای دیزایانی تەقدیم کردووە واجباتی لەسەر ئەوانە داناوە مزگەوت دروستکەن ئێستا وەزارەتی ئەوقاف تقریبان 3 نمونەی داناوە کە ئەبێ دیزایانی مزگەوتەکان لە مۆلا کە دروستەکەن لەسەر ئەو 3 نمونەیە بڕان ئەم 3 نمونەیە بۆ خۆیان کۆمەڵێک کێشیان هەیە یانی لە ڕووی ئەو تایپانەوە کە باس کرد ینی هەندێکیان ناچنەوە سەر ئەو شێوازانەی کە ئەبێ مزگەوت لەسەرێکی لەو شێوازانە بێت ئەگەر خۆمان شێوازێکمان هەیە ئۆکەی باشینە سەر شێوازێکە خۆمانەمانە بەڵام خۆمان چیمان هەیە یان پرسیارەکە لێرەیە چیمان هەیە ئایا هاتوین بگەڕێم بزانین چیمان هەیە وە کێشەی تریش دواتیش باسی ئەو نمونانەکەم کە کێشەکانی لە چیە بەڵام میکانیزمەکە بۆ هەڵەیە وەزارەتی ئەوقاف چی کرد هات پێشبڕکەیەکی ڕاگەیاند بۆ دیزاینکردنی مزگەوتێک لە هەولێر کۆمەڵێک نووسینگە بەشداریان کردبوو و 3 مزگەوت هەڵبژێران وەکو یەکەم و دووهەم و سێهەم
کە ئەمانە دیزاینەکانیان گونجاوە بۆ دیزایانی ئەم مزگەوتە. ئەم دیزاینە کە هەڵبژێران هەرێکە و تاوان زەوقی نووسینگەیەک و دیزاینەرێک ڕاست. تا چەندێک ئەو دیزاینەرە شارەزایی هەیە لە تراسازی ئیسلامی و لە مزگەوتە ئەو بۆ خۆی بابەتێکی کەیە بەڵام لە نتیجەکەی ئەیبینین کە کێشەی تایە. من نازانم خۆی چەندێک شارەزایە بەڵام نەتیجەکەی پێمان ئەڵێ کە شارەزایەکەیان تەواو. هاتن ئەو سێ نمونەیان ئێستا فەرز کردووە ئەبێ ئەو مزگەوتانەی کە دروستێک لەسەر ئەو سێ نمونەیە بێت. بۆ نمونە کە ئەگەر باسی دیزاینەکان بکەین دوایش پێت بڵێ میکانیزمی تاو ئەبوو چی بێت و چی بکرایە یا هێشتا درەنگ نەبووە ئەتوانین چی بکەین ئەوەیە. بۆ نمونە لە هەندێک لە دیزاینەکانە فەرز کراوە ئەبێ ئیلا خشت بەکار بهێنرێت. ئۆکەی لە شارێکی وەکو هەولێرە کە موادی سەرەکی تەلارسازی خشت بووە وە قەڵا بە خشت دروستکراوە زۆربەی گەڕک و بینا کۆنەکان خشت مناسبە بینایەکی ینی قەرارێکی جوانە. بەڵام لە شوێنێکی شاخاوی وەکو ئامێدی و هەورامان کە موادی سەرەکی بەردە خشت نەشازە لە ڕووی موادەوە ناگونجێ لەگەڵ ناوچەکەیە لە ڕووی ستایلەوە ناگونجێ لە ڕووی دەستکەوتنەوە گرانترەکە. ئەمە بۆ خۆی مەسەن نمونەیەکی بەسیتم هێناکە لەوەی کە قەرارەکان چێت. بۆ نمونە قەرارێکی کە ئەوەیە بۆ نمونە پەنجەرەکان قەوس بن. پەنجەرەکان قەوس بن بەس تەلارسازی هەموو ناوچەکان مزگەوتمانەیە لە شوێنەکانی کە مەرج نییە قەوس بوو. و مەسەن بۆ نمونە قوبەی مزگەوتەکە بچێتەوە سەر کڵاو جامانە ئەسڵ کڵاو جاوانە چ پەیوەندیەکی بە مزگەوتەوە هەیە یا منارەکان بچێتەوە سەر شێوازی ئەو گۆشانەی کە لە کڵۆباڵە هەیە. ئەین شتەکان زۆر نەشازن. میکانیزمەکە کە زۆر بە کوردی ئاماژەی پێدە میکانیزمەکە ئەبوو لە ڕاستیە دراسەیەکی زۆر بکرایە لەسەر ئەوەی کە لە ڕێگای بەحسەوە لە ڕێگای کۆنفرانسەوە لە ڕێگای زانکۆکانەوە دراسەیەکی ورد بکرایە لەسەر ئەوەی کە تەلارسازی مزگەوتەکانی کوردستان چین کە کەمترین دیراسە و زانیاریمان. دوای ئەمە لە ڕۆشنایی نەتیجەکانی ئەو دراسە و کۆنفرانس و لێکۆڵینەوەانەوە بەهاتنایە لیژنەیەکیان دابنایە بۆ قەراردان لەسەر ئەوانەی کە کام ڕەگەز کام شێواز کام ستایل لەم مزگەوتانەی کە لە کوردستانە هەن ئەکرێ پێوەستی وەکو ستایلێک دایبنێن بۆی کوردستان لە کوردستانە ئەندازیارەکان ئیشی لەسەر بکەن. اینجا ناوچەکانیشان دابش بکردایە ناوچەی شاخاوی بەجیا ناوچەی دەشتەکان بەجیا دەشتەکان بەجیا جیان بکردایەتەوە ئایا ستایلەکانی مزگەوتەکان ئەوانەی کە لە ڕابردووە هەبووە و ئەوەی کە ناوچێ ئەو ناوچەی ئەی خوازێت کام ستایل کام شێواز بۆ ئەو ناوچەی گونجاو چ موادێک بەڵام خۆ ئێشەڵا نەچوە بچووە کرێ گۆڕانکاری وەسترا بکرێ ئیشەڵا بۆشکم تێزەکەی ئێوەش بێتە بەشێک لەو ڕێنمایی و ڕێکارانەی وەزارەتەکان و لایەنە پەیوەنددارەکان سوودی لێوە بگرن. دکتۆریان کاکمان هیچ نەماوە بابەتەکەش گرنگە و قسەکردن لەسەر مزگەوت و دیزاین ڕەنگە هێشتا زۆر بابەتی ترەوەی ئیشەڵا هەر لە درێژە لەگەڵ بەردەوام بین لە دەرفەتەکانی تر سپاس بۆم دەرفەتەی بێمە دبەخشی دەستکانت خۆش بێ ماندومان سپاس بۆ میوانداری دەستکان خۆش بێت. سپاس بۆ مۆستا ئەحمەد قادر بەخەی سپاس بۆ کاتی بێمت بەخشی ئەزیزان بم شازە بڕگە بابەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردم هیواداری میوانێکی ڕۆحسووکی شاشەکانتان ببین و کاتێکی باشتان لەگەڵەوە بەسەر برد بێ بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.